پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیەکەم بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. یەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەش ناباتەوە بەڕەک حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانێ. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی. بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار دێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چەک و پارەیان نستەنیتەوە معناژی نامێنە ئیتر. چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی. هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. پێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موسەکانیان پێنادن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی و خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان. خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی فەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە فەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی. مینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی پەیاکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤ هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤ، پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوەرتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ و یەکی ئایارتان پیرۆست. من بنار مستەفا لە بەرنامەیەکی تایبەتی پێشەنگ تیڤ سەبارەت بە یەکی ئایار لە گەڵتانم. با پێچەوانەی ستانداردی بەرنامەکانی تر ئەمڕۆ چوارشەممە سعات 8 ئێوارە بە کاتی کوردستان بەرنامەکەمان پێشکەش دەکەین و بە پێچەوانەی جارانی تر تەنها یەک کاتژمێر نییە، نزیک دەبێتەوە لە 2 کاتژمێر بەرنامەکانی تایبەتی ئەمڕۆمان کە چەندێکە ڕیکلامی بۆ دەکەین. هەروەها لە پێشوازی یەکی ئایاردا ئێمە چەندین بڕگە و بابەتی ترمان سەبارەت بە خەباتی کرێکاری و یەکی ئایار بە گشتی لە بەرنامەکانی هەفتی ڕابردووتردا ئەنجامداوە و لە ئەرشیفی پێشەنگ تیڤ داماونەتەوە دەتوانن دەماشای بکەن. ئەمڕۆژ لەم 2 کاتژمێرەدا چەند گفتوگۆیە، چەند لێدوانێک وەردەگرین و هەروەها چەند زانیاریەک سەبارەت بە یەکی ئایار دەخینە ڕوو، هەر لە مێژوچەی یەکی ئایارەوە، هەر لە ڕێپۆرتاژێنی ساڵی ڕابردووە، هەروەها دیتنی کۆمەڵێک لە وێنە و لە گرتە ڤیدیۆی ئایاری ساڵانی ڕابردوو. ئێوەش دەتوانن بەشدار بن، هەروەکو پێشتریش ئاماژەمان پێدا بوو هەر کەسێکی خۆشا دەتوانێت بەشداری ئەم بەرنامە تایبەتە بێت بە یەکی ئایار. ئازیزان، بەڵام ئەمڕۆ لە کوردستاندا یەکی ئایار بەرز وەشکۆدار ڕاگیرە لەگەڵ مەحموود حەلاق گفتوگویەکی کورد ئەنجام دەدەی سەبارەت بۆ کار و چالاکیانەی کە لەوێ ئەنجام درا. بەڵام پێش ئەوە ئەم بە یەک گرتەی بچووک لە دیمەنەکانی ئەمڕۆی شاری سلەیمانی لە تایبەت بە یەکی ئایار ببینی.
بە داخەوبینەرانی ئازیز تەواوی شاشەکە نەتوانرا فول کرێت لەو دیمەنانەی ئەمڕۆی شاری سلێمانی تەنها گرتێکی بچووک بوو ئەوە لە مارشی ئایاری ئەمڕۆی شاری سلێمانی. وەک ئاماژەم پێدا خاوەن ئیمتیازی بڵاوکراوەی دەنگی کرێکار مەحموود حەلاقمان لە گەڵدایە بۆ تاوتۆکردنی چالاکیەکانی یەکی ئایاری ئەمڕۆی شاری سلێمانی و بازیان. مەحموود حەلاق ئێوارەت باش و سپاسکە لەگەڵمانیت. زۆر سپاس بۆ تۆ کاکە بناریان، سپاس و ڕێزم هەیە بۆ بینەرانی پێشەنگ تیڤیتان. ئایارتان پیرۆز و ماندوو نەبن لەو کار و چالاکیە فراوان و شکۆدارانەی ئەمڕۆ ئەنجامتاندا، ئەگەرچی لە لایڤەکانی رادیۆ پێشەنگدا بینیمان کە هەم لە بازیان هەم لە سلەیمانی چالاکی ئەنجامدرا، بەڵام لە زاری ئێوە ببیستین کە ئەمڕۆ یەکی ئایار لە سلەیمانی و بازیان چۆن شکۆدارانە ڕاگیرە. دەستان خۆش بێ بۆ ئەم دەرفەتەکە پێدان بەخشین. هەڵبەت دەبێ بڵێم ئەگەر مبالەغانە بە نزیکی مانگێکە ئێمە ئامادەسازیەکەین بۆ یەکی ئایار بۆی بتوانین شکۆداری کەین و بەرسەر ڕایگرین لە چاو ساڵانی ترا. تامان وەکو پێم وتی 2 هەفتە لەم پێش ئێمە چوین بە سەردانێک بۆ ناو کرێکارانی دۆڵی بازیان، بە تایبەت ناو کرێکارانی ژینگە پارێز و هەموو شتێکمان ئامادە کرد، کرێکارمان ئامادە کرد بۆ ئەم ڕۆژە. ئەمڕۆ من خۆم بەیانی سەعات 5:04 هەستاوم لەخەو، سەعات 7:30 لە بەردەمی کۆمپانیاکان بووم لە مجەمەعی شۆڕژ ئەوەی تەنیشتی چەمچەماڵ، سەعات نزیکی دا لێ بەڕێکەوتین 4 پاس بوو، 3 پاسێوە ئای تەقریبەن زیاتر لە 100 شتێک کرێکار بوو، مێژگە لە کرێکارانی بەردەقارەمان، کرێکارانی تەچیات، کرێکارانی بازیان خۆیان، کرێکارانی تەیناڵ، هەموو ئەوانە بە ئەنی بە خۆشحالیەوە ئیسیجابەی باشیان بوو لەگەڵمانەوە، پیان خۆش بوو و بەشەبوشۆک بوون و هاتن لەگەڵمان. تقریبا چارێکێک دواکەوتین بەهۆی دواکەوتنی تاقە یەک کرێکارەوە مەجبور بین کە چاوەڕێ بکەین وەستاین لە ڕێگەی هەتاکو ئەویژات بۆی هەمان پێکەوە بین. هۆڵەکە تقریبا نزیکی 200 کرێکار زیاتر لەگەڵ میوان و خەڵکی ئازادی خوازی و ناوچانە هەمی هاتن بۆلامان و بە شێوەیەکی زۆر جوان یەکی ئایا لە ناو باوەشی کرێکاران خۆیان پێشوازەیەکی گەرمی لێکراوە، وتار خوێنرایەوە و لە حەی داخوازیەکان خوێنرایەوە. دیسانەوە تیمی دەنگی کرێکار کە العادە وەکو ئیشەکانی خۆی تیمی پارێزەرەکانی ئەوانی ژارەکان بەجیا بابەتی خۆیان خوێندەوە. یەکێک لەو کرێکارانەی کە قارەمانانە کاتی خۆی لە یەکەم ژمارەی دەنگی کرێکارە بە ناوی کاک عومەری ڕافیعە لە مەعمەری چیمەتەی تاسوجە بوو، یەکێک بوو لە قارەمان و ڕابەرەکانی کرێکارانی ئەومان ئین کرد، ئەنی ڕێزی گەورەمان لێنا بە چەپکە گوڵ و بە شیرینی و ئەتا بە چوارچێوەیەک لە هینی دەنگی کرێکار وەکو ڕێزلێنان بۆ ئەو کرێکارە ئەوش بەڵە ڕێزلێنان ئەوش قسەی کرد. زیاتر لە قسەکانی ئەوە بوو کە ئەوان چۆن توانیوانە بەسەرکەوتن بگەن لە هینە لە مەعمەری چیمەتەی تاسوجا، هەر ئەمەشی ئەم بەیانەشی ئەم بەلاغەشی بڵێن ئەم پەیامەشی یا بە کرێکارانی ئەوەیە کە ئەگەر یەکگرتوو نەبین، ئەگەر ڕێکخراو نەبین، ئەگەر لە دەوری خۆمان کۆ نەبینەوە، ئەگەر خۆمان مشوری خۆمان نەخۆین هیچمان بۆ ناکرێت. تقریبا ساعت و نیم نزیکی ساعت و نیە ماینەوە لێ دوایی بە شڕوشەخەوە ساعت 12 تقریبا چارەک بوو کۆتاییمان بە مەراسیمەکە هێنا و هاتینەوە بۆ سەمانی بۆ ئامادەسازیکردنی خۆمان دیسانەوە بۆ ساعت 4 ئەمڕۆی ئایا کە لە سلێمانی بەشکۆ ڕامان کرد. حتمان ئەمانە هەموو وەکو وتم تقریبا نزیکی مانگێکە دانیشتین ئامادەسازیمان کردووە و لەگەڵ ئەم 2 هەفتەی ئەخیر بە تایبەتی لەگەڵ حیزبی شیوعی و زەحمەتکێشان و ئەو ئازادی خواز و شەپ و کۆمۆنیستەکان هینێکمان کرد، کۆمیتەی یەکی ئایارمان پێگەێنا، توانیان بە هەمومان ئەم یادە بەشکۆ بەرز ڕاگرین، هاتین بە ڕێپێوان لە بەردەمی باخی گشتیەوە بەرەو کاسمۆڵ بە ڕێپێوان ڕۆشتین، لێ وتار هەبوو وەسامادی وتاری خوێندەوە، لایحەی داخوازیەکانی خوێندەوە، بەیاننامەمان هەبوو لەسەر ئەوزاعی دنیا و وەزی شینی کرێکار لە جیهانە بەتایبەتی لە کوردستانە. هەموو ئەمانە لەناو شروشەقی خەڵکە بە دنیا ینی حەشاماتێکی زۆر گەورە
من تەسەوەرم وایە زیاتر لە 3000 کەس بوو. بەڵێ جەرێکی تر دەستان خۆش بۆ ئەو کار و چالاکە ئەنگرنگانەی تایبەت بایەکی ئایار ئەمڕۆ ئەنجامدران هەم لاوەی بازیان و هەم لەوەی سلەیمانیش ئاماژت بەوەدا کە لایحەی داخوازیەکانی کرێکارانی کوردستانی ئەمساڵ خوێندرایەوە ئەگەر بە کورتی یان سەرەکیترین خاڵەکانی ئەم داخوازیانە چین؟ ئێمە بەڕێکمانەوەی خواستەکانی کرێکاران کە زۆرن تقریبان 16 خاڵ بوو بەڵام ئەوەی کە زیاتر تەرکیزی کەمە سەر بەشێکی زۆری ئەگەرێتەوە سەر خواستە ئانیەکانیان خواستەکانی هەر ئێستا هێنێکێ لەوانە زیادکردنی سعاتی کارە کەمکردنەوەی موچەیە موچەی نیوە موچەیە ڕوبع موچەیە 4 مانگجارێک موچەیە ئەمانە یەکێکن لەو گرێ قورسە و گران و گرفتە گەورانەی کرێکاران کە برسی بڕیون و وەزعیان زۆر نالەبار کردووە و ئەتوانم بەڵام بە دەرەجەیەک تێکیان شکاندوون. بەشی دووەمی مەسەلەی تەرکیزمان کردووە سەرەوەی یەکێک لە خاڵەکانی ئەوەیە کە بێکاری ئەبێ قەدەغە کرێ بێکاری چەکێکی کاریگەر و کوشندەیە سەرەتانێکە بەدەست کۆمپانیا و خاوەنکار و ناوەندەکانی شوێنی کارەوە کە لە ڕاستیانە حکوومەتی کوردی وەستاوە ئەم بێکاریە بۆ بەو چەکە کە بتوانێت 12 ساعات ئیش بە کرێکار کە بەبێ ئەوەی نەقەی لە دەم دەربێت و ئەگەر دەنگێکی لێ بێتە دەرەوە دەرگای بۆ خسۆتە سەر پشت بە هەزاران بەتاڵە و بێکار لە دەرەوە هەیە بەشێکی تریشی عیلاقی بەوەیە کە موشەکانیان لە کاتی خۆیانە بێت و پێ بە پێ گرانی شتومە معاشی زیادکرێت بەڵام فعلەن حکوومەت و کۆمپانیاکان لەبەرەوەی کە هێزی چینی کرێکاری کوردستان بەتابەتی لە منطقانە لە منطقە سێمانی کە حوزێکی گەورەیە لە مەعامل و کارگەی گەورە و عددێکی زۆر بێشمار کرێکاری تایە هەڵبەت ئیسپادەیان کردووە لە پەرت و بڵاوی کرێکاران لە نایەگرتووی خۆیان وەزایدەن ئەگەر قانونێک لێرە لێ بڕێک بە ڕێژەیەک بە قەزانجی کرێکاران بگەڕێتەوە ئەوەش ناکەن هەتا بە ئاعترافی خۆی وەزیری کار کە لەم ڕۆژانە پێشەنگ تیڤی مقابلەی کردبوو ینی بەزەی بە وەزع هاتەوە کە بێدەسەڵاتانە قسەیە کرد مەبەستمەوەیە کە کرێکار ڕۆزی زۆر شڕە ئەم خواستە ئانیەکانی کە بتوانێت وەزعی فەوری هەتاکو دەرەجەیەک لانی کەمەکەی ماگانە معاشی وەربگرێت بەشێکی زۆری لەسەر ئەمانە بوو چونکە لەو لاشەوە وای لێ هاتووە کرێکار بە معنای کەلیمە کراوە بە کۆیلا بەم معنا ئەنی هیچ شتێکی بۆ نەماوەتەوە ئەو معاشەشی کە ئەیەنێ بەشی هیچی ناکە ئەگەر ڕۆژێک نەچێتەوە بۆ ئیش 30,000 لێ بڕن لە کاتێکا خۆی بە 10,000 ژەکە ئەم مەعزەڵ مشکلانەمان لە تقریبا 16 خاڵامی بەیان کردبوو ئەوانە خوێنرا لەلایەن وەسامەدیەوە. ئاماژت بەو لێدوانەی وەزیری کار و کاروباری کۆمەڵاتیدا بۆ پێشەنگ تیڤی کە چاوپێکەوتنێک بوو لە ڕۆژانی ڕابردوودا بڵاو کرایەوە ئەمڕۆژ لە زیمنی ئەم بەرنامانەدا دووبارە بڵاوی دەکەینەوە بابەتی سەرەکی لەویادا سەبارەت بە پشووی فەرمی لە یەکی ئایاردا بوو کە کرێکار مافی هەیە ئەو ڕۆژە نەچێتەوە سەرکار بەڵام لەگەڵ کۆمەڵێک هەڵسوڕاوانی تری کرێکاری کە لە بەرنامەکانی پێشووتری پێشەنگ تیڤیدا لە پێشوازیەکی ئایاردا قسە و باسمان کردبوو ئەمێکێکە لە گرفتەکان کە لە کوردستاندا هێشتا لە یەکی ئایاردا خاوەنکار بە زۆر کرێکار دەباتەوە سەرکار ئەمڕۆ ئەم بابەتە چۆن قسە و باسی لێکرایەوە چەندێک دیار بوو کە یان ئەم مافە بۆ کرێکاران دەست بە سەر بوو لە ئەمڕۆی یەکی ئایاری کوردستاندا ئەو کرێکارانەی کە ئێمە باڵمان کردبوون خۆشبەختانە ئەمڕۆ پشویان بوو بەڵام کرێکارانی کۆمپانیاکان ئەلەل عموم هەمووی نا بەڵام تایەتی لەوانەیە ئەو وەشانیان پێویست بێت کە کرێکاریشی تیا بکە بەڵام ئەگەر بەگشتی قسەیان لەسەرکەین کرێکاری ئەوێ قوتڵەیان نییە قوتڵەیان نییە لەبەرەوەی کە وەکو وتم بەڕەحمەن ئەوەی کە ناقانونیە بە پێی قانونی کاری خۆیان کە قانونکارەکەشیان لە ڕێی تەسریحێکی بەگاوە هەڵوەشاوەتەوە و ئێستا یاسایکارێکی بەناوکرێکاریان هەیە گوایە لە کوردستانە هەر ئەوەی ماوەکە ئیمزا بکرێت ئەمەی بەڕسمی ناسیوە بەڵام کۆمپانیا ناچێتە ژێری بۆچی ناچێتە ژێری لەبەرەوەی کۆمپانیا جەمسەرێکی ئەبەستێتەوە بە دەسەڵاتەوە کە خۆیان شەریکە بەشن لە کۆمپانیاکانە بەنایانێت ئەو زەرەرە گەورە بکەن
بەشی دۆمیشی من دیسانە گەڕمە عێلاقی بە قانون قەراراتەوە نییە ئەم بابەتی کرێکاری 1 ملیۆن قانون لێ هەبێت دەفرسی قەڵم ناکات کرێکار پەردەوازەیە بڕێکراو نییە بەم معنە ئەوانی ئیسپادیان کردووە لەم کلێنە گەورەیە کە وەکو چاڵێکی تاریک وایە بە ملیۆن قازانجی تیاکەن بە ملیۆن دلار قازانجی تیاکەن ئەجینا خۆ وەزیریگار خۆی چوە سەر کۆمەڵە خاڵەکان بەس لەسەر کاغەز نووسراون هیچی تر نییە یعنی زۆر زەلیل و قوڕ بەسەرانە قسەیە کرد کە عنی هەست دەکرد کە فعلا وەزیرەکە و هیچی ناتوانێت تەنفیزی کات لەبەرەوەی حکومەت لە پشتیەوە نییە وە کۆمپانیاش بەمانە دەستی کراوەیە یەکێک لە گەورە کێشەکانی کرێکاران بێژگە لە هێژی ئار کە بکرێ بە پشوو و بەبێ قانونەکەی خۆشیان دیسان پشوەکە بەبێ ڕێکەوتنی کرێکار و خاوەنکارەکە بێت یان خاوەن مامەلەکە بێت وە چەند سەعات ئیشەکات ئەگەر 5 سەعات ئیشکە ئەو ڕۆژاوێ زەربی یعنی دەبڵ کرێت ئەمانە بەس لەسەر کاغەز هەیە لەبەرەوەی کە حکومت نەکرد گوێناتێ قازانجی مسوەگەرتری لێرایە کە بێدەنگ بکات ئەگەر سوێنێ دەسەڵاتی یان حکوومەتە بژیرێت ئەڕێ بابەکەی خەتای منە کۆمپانیایە بڕۆ نێخی کۆمپانیاکە گرن بەم معنە تۆپەکە خەتە بەردەمی کرێکار وەکو زەربەجەزایەک ئەخیران گۆڵ لە کرێکارە گرێت کرێکار لەم بینە فەوتاوە فعلا نەگێکی ئایا هەموو ڕۆژەکانی دریژی وایە ویستم ئەوەش بڵێم کە بەشی تایبەتی کۆمپانیاکان بە عام على العموم بەبێ ئیسtisنا هەمووی لەسەر ئیشە بەبێ ئەوەی بێڵن کرێکار ئەسەن 10 دقیقە بتوانێت دووژێک لێت بخۆن و ئەم ڕۆژە بەرز ناگرن ناتوانن ئەوەشی کەوا کرێکار قسەیەکە ناڕەحەتەیەکی داوای خواستێکی بەرزێکاتەوە ئەیکەنە دەرەوە کردن دەرەوەشی 1001 پێچووپەنە و ئەحمە و مەحموود بۆ هێنەوە بۆ ئەوەی کە محکومیکەن بەداخەوە کرێکاریش زۆربەی زۆری وا خەریکن بڕێت بە دەرەجەیە خۆشبەختانە من لەم سیەوەم کردو لە ناو کرێکارانە هەسوکۆ دەکەم خەریکن فێری ئەوە ببن کە لانی گەمەکەی لە ئێستا دەست بەرن بۆ ئەو قانونەی کە خۆیان دایان ناو بە حساب دیفاع لە کرێکارەکە بەڵێ هەم ئەم ساڵ و هەم ساڵی ڕابردووش ئەمە بۆ دووەم جارە دەبینین کە کرێکاران خۆیان بە هاوکاری بڵاوکراوی دەنگی کرێکاران خۆیان بەڕاستیمی یەکی ئاەت بەرپاتەکان پێتان وایە ئەمە بێتە ئاراستەیە کە لە ئایندەدا ببێتە جۆرێک لە دیاردەکە لە ناوەندە کرێکاریەکانە کرێکاران خۆیان ئەم ڕۆژە بەرزڕاگرنویان بۆ ئەوەی کە بەو ئاراستەیەدا بڕوات پێویستە چی بکرێت من هیوا ناخوازم لەبەرەوەیەوە ئیشی ئێمە ئەوێ ئیشی لەسەر کرێ بۆ ئەوی بۆ ئاقارا بڕوات و ئێمە خەریکی ئەوەین وامانەیە بۆ ئاقارا بڕوات لانی کەمەکەی یەکی ئار وەکو ڕەمزی بەگژاچوونەوەی سیستەمی سەرمایە و دەسەڵاتەکەی وەکو ڕۆژی خواست و داخوازی و دیفاعکردن لە کەرامەت و لە ژیانی خۆی ئێمە بالفعل ئیشی لەسەرەکەین و لەگەڵ یا ئەڕۆین و دەستیان لێ بەرنایین و ئەمانەوێت ئەمە ببێ بە سنەتێک بچێتە ناو معاملەکانیش فعلا خەریکی ئەوەی نێما و ئیشەکەش ئەبێ وا بێت وا بکرێت بۆی کرێکار کە ڕۆژی خۆی ناسی ئەو کاتە ئیرادەیەکی ئەگەر بە بچووکیش بێ بۆ یەتە پێشەوە کرێکارێک و دوان و دەنیە معمەلی وایە 600 کرێکاری دێ بیانە بەچای خۆت 1 ساعت جژنی ئايات بگیرێت لەناو معاملەکە نەوعێک لە ئیرادەیە نەوعێک لە سوزانم لە عیلاقاتی پتەوە کە دیسان بیخاتەوە بەردەمیان بالفعل ئەبێ ئێمە ئەمە بکەین بۆ ئەمە ئیشی ئێمەیە وە لەسەریشی ئەڕێن بڵێ پرسیاری ترم نەماوە بەڵام ئەگەر شتێک ما بێت لە پەیوەند بە یەکی ئایاری ئەم ساڵ لە کوردستاندا بتانەوێت لە کۆتاییدا ئاماژەی پێ بدەن فەرمون بە کورتی دەستی خۆش بێ وەڵای شتێکی وام نییە بەڵام ئەوە هەیە کە فعلا ئەمێکی ئایرا نەوعێکی تر بوو و نمایشێکی تر بوو و چوزانم یعنی نمایشە بوو بە معنای کەلیمە لە بەرامبەر دەسەڵاتە بەڵام ڕیسالەکەی پەیامەکەی زیاتر بۆ ناو کرێکار بوو بۆ کرێکاران بوو کە ئەتوانن دانی کەمەکەی لە ئایارە هەمومان کۆبینەوە و لەسەر خواستەکانمان پێداگری بکەین و ئەم ڕۆژەش بەرز و بەشکۆ ڕاگرین ڕۆژی کرێکار خۆیەتی ڕۆژی مقاومەی خۆیەتی ڕۆژی ئەوەیە کە چۆن دەنگی خۆی هەڵ بڕێت بەرامبەر بە زوڵم و زۆرداری ئەم دەسەڵات و سیستەمی سەرمایەداریی کە سەرتاپای ژیانی وێران کردووە. محموود حەلاق خاوەن ئیمتیازی بڵاوکراوی دەنگی کرێکار زۆر سپاسکە لە بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆم دەرفەتدا سپاس بۆ بینەرانتن هەر بژین هەر بێنن سەلامەت.
زۆر سپاس. ئازیزان پێش ئەوەی کە بچینە سەر گفتوگۆکانی داهاتوو جێی خۆیەتی ڕەنگە لێرەدا با کورتی تەماشای ئەو دۆکومنتە بچووکەی لەلایەن مستەفا باهیر و خوێندنەوەی کاوان قادرەوە ئەنجام درراوە سەبارەت بە مێژوچە یەکی ئایار لە کوێوە هاتووە و چۆن بووە ڕۆژی جیهانی چینی کرێکە. فەرمونون لەگەڵ ئەم مێژوچەی یەکی ئایار. مێژوچەی ئەیار لە ئامادەکردنی مستەفا باهیر، خوێندنەوەی کاوان قادر. یەکی ئەیار ڕۆژی جیهانی چینی کرێکاران ڕۆژی بیرهێنەرەوەی مێژووی خەباتی چینی کرێکارە لە سەر تاسەری جیهاندا. سەرەتای ئەم مێژووە لە پەیوەند بە خەباتی کرێکارانەوە بۆ کەمکردنەوەی کاتی کارکردن لە ڕۆژێکدا بۆ 8 کاتژمێر دەست پێ دەکات. لە ڕۆژی 21 نیسانی ساڵی 1856دا کرێکارانی ئوسترالیا بڕیاری ڕاگرتنی 1 ڕۆژ کارکردنیاندا و لە کۆبوونەوەیکی فراواندا بڕیاریاندا کە خەبات بکەن بۆ کەمکردنەوەی کاتی کارکردن. دەبێت کاتی کارکردن لە ڕۆژێکدا لە 8 کاتژمێر زیاتر نەبێت کە لەو کاتەدا کرێکاران لە 12 بۆ 14 کاتژمێر کاریان دەکرد. بڕیاری ئەم کرێکارانە هەر بەو وڵاتانەوە نەوەستا، بەرەو ئەمریکا ڕۆیشت. لەوێش لە ساڵی 1861 تێکۆشان بۆ کەمکردنەوەی کاتژمێرەکانی کارکردن دەستی پێکرد. لە ساڵی 1870دا کرێکارانی هێڵی ئاسن مانیان گرت و داوای کەمکردنەوەی سەعاتکاریان دەکرد، بەڵام لەلایەن پۆلیس و سوپای ئەمریکاوە بە شێوەیەکی توند و تیژ هێرش کرایە سەر و سەرکوتیان کردن. لە ساڵی 1884دا فدراسیۆنی سەندیکا و یەکێتیە کرێکاریە ڕێکخراوەکان لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و کەنەدا کە لە ساڵی 1881ەوە پێکاتە بوو بڕیارێکی دەرکرد کە لە بەشێکدا دەڵێت لە یەکی ئەیاری 1886 بەدواوە دەبێت کرێکاران لە ڕۆژێکدا تەنها 8 کاتژمێر کار بکەن. بانگەوازی هەموو ڕێکخراوە کرێکاریەکان دەکەین کە یاساکان بە جۆرێک ئاراستە بکەن لەگەڵ ئەم بڕیارەدا بێتەوە. ساڵێک دوای ئەوە هەمان فدراسیۆن بەیانێکی تری بڵاو کردەوە و تیایدا دووپاتی دەکردەوە کە سیستمی 8 سەعات کارکردن دەبێت لە یەکی ئەیاری ساڵی 1886ەوە کاری پێ بکرێت. لە ئەمریکاش کرێکاران ڕۆژانە دەبوو 12 سەعات تەنانەت 14 سەعات کاریان دەکرد. چەند مانگ بەر لە ڕۆژی دیاریکراو واتە بەر لە یەکی ئەیاری ساڵی 1886 بە سەدان هەزار کرێکار و ڕێکخرا و ناڕێکخرا و هاتنە مەیدانی خەباتەوە بۆ کەمکردنەوەی کاتژمێری کارکردن. شاری شیکاگۆ لە ویلایەتی ئیلینۆی ناوەندی خەبات و ڕوبەڕووبوونەوە بوو لە پێناو کەمکردنەوەی کاتژمێری کارکردن. یەکێتی ناوەندی کار لە شیکاگۆ ڕابەرایەتی ئەم جوڵانەوەی دەکرد کە پێکاتەبوو لە 22 یەکێتی و ڕێکخراوی کرێکاری. لە یەکی ئەیاردا بە سەدان هەزار کرێکار بە دروشمی 8 کاتژمێر بۆ کارکردن، 8 کاتژمێر بۆ پشوو، 8 کاتژمێریش بۆ خەو ڕژانە سەر شەقامەکان. لە ڕۆژی 3 ئەیاری 1886دا کە هێشتا لە هەندێک شوێن مانگرتن بەردەوام بوو بۆ بەدیهێنانی خواستی 8 سەعات کارکردن، لە کۆمپانیایەک بە ناوی ماکرۆمیک پۆلیس تەقەی لە مانگرتنی کرێکاران کرد و ژمارەیەک کوژرا و برینداری لێکەوتەوە. بۆ ڕۆژی دوایی بە مەبەستی ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بەو پەلامارە دڕندانەیی پۆلیس بانگەوازی گرتبوونەوەیشی کرێکاری لە مەیدانی هیمارکێت لە شاری شیکاگۆ ئەنجام درا. گرتبوونەوەکە بە شێوەیەکی ئارام بەڕێوە دەچوو. لە کاتێکدا دوا قسەکەر لەسەر مینبەر قسەی دەکرد، کۆبوونەوەکە بەهۆی بارانبارینی زۆرەوە ژمارەی بەشداربووان زۆر کەم دەبێتەوە و تەنها 200 کەس لە مەیدانەکەدا دەمێننەوە.
لەو کاتەدا هێزێکی پۆلیس کە بریتی دەبێت لە 180 پۆلیس دەڕژێنە مەیدانەکە و فەرمان دەدەن کە بڵاوە بە گرتبوونەوەکە بکرێت. لە کۆتاییدا بۆمبێک لەلایەن نەناسراوێکەوە کە تا ئێستاش ناسنامەی ئاشکرا نەکراوە فڕێ دەدرێتە ناو پۆلیسەکانەوە و پۆلیسێک دەکوژرێت و 6 پۆلیسی تر بریندار دەبن. لە پاش ئەوە پۆلیس تەقە لە کرێکاران دەکەن و ژمارەیەکیان لێ دەکوژن و بریندار دەکەن. تا ئێستاش بە شێوەیەکی دیاریکرا و ڕانەگەیەندراوە کە چەند کرێکار بەدەستی پۆلیس کوژراون. سەرنجام بەبێ هیچ بەڵگەیەکی سەلمێنرا و لە دادگایەکی بێسەرەوبەرەدا 7 کەس لە ڕابەرانی کرێکاری بە تۆمەتی پیلانگێڕان بۆ کوشتنی پۆلیس حکمی سێدارە و کەسێکیان بە ناوی ئۆسکار نیب بە حکمی 15 ساڵ زیندانی بۆ دەردەکرێت. لە 11 نۆڤەمبەری 1970دا 4 لەو ڕابەرانە بە ناوەکانی ئەلبێرت پارسۆنز، ئەدۆلف فیشەر، ئۆگست سپایس و جۆرج ئەنجێل لە سێدارە دەدرێن و لویس لینگ لە زینداندا خۆی دەکوژێت. دوای لێکۆڵینەوەیەکی زۆر ورد کە چەند ساڵی خایاند گومان لەوە دەکرێت کە پۆلیسەکان خۆیان بۆمبەکەیان هاویشت بێت. ئەم کرێکارانە هەمیان بێتاوان دەرچوون. ساڵی 1992 لەسەر بڕیاری عومدەی شیکاگۆ ئەو پارکە کرا بە شوێنێکی گرنگی ئەو شارە. لە ساڵی 2004دا مێنۆمێنتێک بۆ هەموو قوربانیانی ئەو کارەساتە لەو پارکە دانرا. ڕنگانەوەی ڕووداوەکەی شیکاگۆ لە ئەوروپا لە ساڵی 1989 لە یەکەمین کۆبوونەوەی ئینتەرناسیۆنالی دووەم بە پێشنیاری ڕایمۆند لاڤیان بە بۆنەی ساڵیادی ناڕازایەتیەکانی شیکاگۆوە بانگەوازی خۆپیشاندانی سەرتاسەری و جیهانی لە 1 ئەیاری ساڵی 1990دا کرد. خۆپیشاندانەکان بەڕادەیەک سەرکۆتوو بوون کە ساڵی دواتر واتە ساڵی 1991 1 ئەیار بەڕەسمی لەلایەن کۆنگری دووەمی ئینتەرناسیۆنالی دووەم وەک چالاکیێکی ساڵانە ناسرا. لەم مێژوە بەدواوە لە ئەوروپاش هەموو ساڵێک یادی 1 ئەیار بەرز ڕاگیراوە. زۆر جاریش شەڕ و پێکدادان لە بینی کرێکاران و پۆلیسدا دروست دەبوو. کوژرا و برینداری زۆری لێ دەکەوتەوە. لە ساڵی 1991دا لە ڕۆژی 1 ئەیاردا تێکەڵچوون لە بینی پۆلیس و کرێکارانی هەریەک لە فەڕەنسا، ئیتالیا و هەنگاریا دروست بوو. ژمارەیەک کوژرا و برینداری لێکەوتەوە. بەم جۆرە ڕۆژی 1 ئەیار بوو بە ڕۆژی خەبات و تێکۆشان بۆ چینی کرێکاران. لەو بەروارە بەدواوە تا ئێستا ساڵانە لە ڕۆژی جیهانی کرێکاراندا کرێکاران لە سەر تاسەری جیهان چالاکی ڕێک دەخەن و لە زۆر وڵات هێرش دەکرێتە سەریان و دەرەنجام قوربانی لێ دەکەوێتەوە. ئەم کێشمەکێشە چینایەتیە هەر بەردەوام دەبێت تا کرێکار و سەرمایه‌دار مابێت، تا چەوسێنەر و چەوساوە مابێت ئەم نایەکسانیە دەمێنێت. تەنها هێزیشیش کە دەتوانێت کۆتایی بەم ململانەیە چینایەتێ بێنێت شۆڕشی کرێکاری و هاتنە مەیدانی چینی کرێکارە. بۆ گرتنە دەستی دەسەڵات تەنها حکوومەتی کرێکارانە کە یەکسانی بەرقەرار دەکات. بژی 1 ئەیار ڕۆژی هاوپشتی و هاوخەباتی چینایەتی کرێکاران. بەڵێ بینەرانی ئازیز ئەوە زانیاریەک بوو سەبارەت بە مێژوچەی 1 ئەیار لە ئامادەکردنی مستەفا باهیر و خوێندنەوەی کاوان عادل. ئازیزان ئێستاش لە ستافی دەنگی کرێکار لە نوێنەرایەتی دەرەوەی وڵات بەڕێز ئاوات عەلی ناسراو بە ئاوات سوورمان لە گەڵدایە. ئاوات عەلی ئێوارەت باش و سوپاسکە لە بەرنامەکانی ئەمشەی پێشنگ تیڤیدا ئامادەن. ئێوارەی ئێوەش باش و پیرۆزبایی جەژنی کرێکار لە هەموو کرێکارانی کوردستان و جیهان دەکەم هاڕەجان. 1 ئەیار لە ئێوەش پیرۆست. 1 ئەیار بۆ ئێوە چی دەگەێنێت؟ 1 ئەیار ڕۆژێکە کە چینی کرێکار دووپاتی ئەکاتەوە کە لە خەبات و تێکۆشانی خۆی لە پێناو بەدیهێنانی هەموو داخوازیەکانیە
بەردەوامە و دووپاتی دەکاتەوە کە ئەم چینە چینێکە کە وجودی هەیە و تەنها بە یەکگورتوویی و بە یەکڕیزی هێزەکانی خۆی دەتوانێت داخوازەکانی بسەپێنێ بەسەر خاوەنکار و سەرمایه‌داران و دەوڵەتیشدار. ئەزانم کەمێک بەر لە ئێستا ئێوە لە چالاکیەکانی یەکی ئایار گەڕانەوە ئەگەر بەراوردی ئایاری ئەم ساڵ بکەین تا ئەو جێگەی کە بینیوتانە و بیستوتانە بەراورد بە ساڵانی ڕابردوو چۆنی هەڵدەسەنگێنن؟ ئەوەی ڕاستی چەند مانگێک پێشێکی ئایار گروپە چەپەکان و ئەحزابەکان و سەندیکا کرێکاریەکان کۆبوونەوەی خۆیان دەکەن بۆ خۆیان ئامادە دەکەن بۆ ڕۆژی یەکی ئایار. ڕۆژی یەکی ئایار ڕۆژێکە کە لەوێدا داخوازیەکانی چینی کرێکاری ئەو وڵاتە لە چیایە. ئەگەر هەندێکیان باسکەم یەکەمین شت ئەوەی کە ئەم ساڵ بۆتە جێگای هەموو بڵین سەندیکاکان ئەوەیە کە کرێ بە شێوەی پێویست بەرز نابێتەوە. واتە یەکێک لە داخوازیە هەرە بنەڕەتەکانی چینی کرێکاری سویسرا ئەوەیە کە ئەبێ کرێ بەپی پێویست بەپی گرانی بەرز بێتەوە. دووهەمین شت مەسەلەی تەمین سەحیە. تەمین سەحی وەکو ئاگادارین ساڵی پار بە شێوەیەکی سەرسوڕهێنەر ئەم تەمینیان بەرز کردەوە. واتە لە هەمان کاتێککە نرخی هەموو شتەکان و تەمین سەحیش بەرز دەکەنەوە بەڵام بە پێی پێویست کرێ هەر لە جگای خۆیەتی و بە پێی پێویست بەرز نابێتەوە. لەبەرەوە داواکاری ئەم ساڵ زیاتر لەسەر بەرزبوونەوەی کرێ و دانانی سیستەمێکی تەمین سەحیە کە بۆ ئەوەی بتوانێت خەڵکی کرێکار و زەحمەتکێش بتوانێت پێی هەستێت و توانای بەسەرا بشکێت. لەگەڵ هەندێک داخوازی ترە کە داخوازیەکان زۆرن وەکو دەرنەکردنی کرێکار وەکو ئەوەی کە یەکی ئایار کە هەتا ئێستا لە سویسرادا شووی ڕسمی نیە سەندیکاکان هەموو داوای ئەوەیان دەکرد کە یەکی ئایار ببێ بە پشووی ڕسمی بۆ ئەوەی کرێکاران لە سویسرادا بتوانن لەو ڕۆژەدا بە شێوەیەکی بەو کە خۆیان قبولیانە و پێیان خۆشە بەشداری مەراسیمی یەکی ئایار بکەن. لە زۆر جێگەی هەواڵەکانی ئەوروپا باز لەوە دەکرێت کە بەهۆی ئەو فشار و زەختەی کە بەرەی ڕاست لە کۆمەڵگەکاندا هێناوێتی ئەمەش لە هەمان کادا وای کردووە کە یەکی ئایار بەشداریەکی زیاتر لە کرێکاران و خەڵکی تێدا بکرێت. لە سویسرا ئەمەش دەبینرا؟ بەڵێ ئەوەی ڕاستی بێت تقریباً 15 ساڵێک کە بەرەی ڕاستی کۆمەڵگا ئەحزابە ڕاستەکان و بەوەی ئەوەی کە سیاسەتی می و لیبرالیسمی بیان گرتوۆتە بەر هێرشێکی لە ڕاددە بە دەرفراوان و قورسیان کردوێتە سەر بە شەریعەت لە ژنانەوە بیگرە لە کرێکارانەوە بیگرە لە پەنابەرانەوە بیگرە بۆ پەربەشدانەوەی ئەمە سەندیکاکان و ئەحزاب سۆسیالیستەکان گروپە چەپەکان کەوتونەتە خۆیان بۆی بە ئەنواع شێوە بەرپەرچی ئەم سیاسەتە بنەوە. خۆشبەختانە کەم تا زۆر توانیویانە هێزی کۆمەڵگا هەڵخڕێنن لە دژی ئەم سیاسەتانە بەڵام لایەزال بە شێوەی پێویست نییە و زیاتر ئەوان بەهێزترن. بەڵامی تر سەندیکاژ لەم ئاستەدا ئەحزابە چەپەکان گروپە چەپەکان بەبێ هیچ شتێک هین نەبوون مەسەلەن توانیویانە شتێک بکەن بەرامبەر ئەمانە حتمما ئەوەی کە ڕنگدانەوەی ئەوەی کە ڕنگ ئەداتەوە لە یەکی ئایارەکانە ئەوەیە کە بەرپەرچی ئەم سیاسەتەی ئەحزابە ڕاستەکان بنەوە کە چەند ساڵێکە گرتویانەتە بەر و بەڕاستی زەخت و فشار و قورساییەکی زۆریان لەسەر شانی خەڵک دروست کردەوە. ئێوە کە لە نێونەرایەتی دەرەوەی وڵاتی بڵاوکراوەی دەنگی کرێکاردا کار دەکەن و کۆمەڵێک چالاکیتان ئەنجامدا وەرن لە وەختی ناڕەزاتی مامۆستایان تا پشتیوانی یەکێتە کرێکاریەکانی دەرەوەی وڵاتتان بۆ مامۆستانی کوردستان ڕاکێشا بوو و لە زانم لە چەند بۆنەی تریشدا بۆ پشتیوانی لە کرێکارانی کوردستان ئێوە توانیتانە پەیوەندی و پشتیوانی لە کرێکاران و سەندیکا کرێکاریەکانی سویسرا وڵاتانی تر ڕاکێشن.
هاوپشتی جیهانی چینی کرێکار چی گرنگیەکی هەیە و بە تایبەتی کاتێککە ئەمڕۆ یەکی ئایارە؟ ئەوەی ڕاستی بێ تقریبا من نزیکەی 2 ساڵە ئەرشی نوێنەرایەتی دەنگی کرێکارم لە سویسرادا بە ئەرشی خۆم دەزانم و بەشدارم لەم ماوانەدا پەیوەندیم لەگەڵ چەندها سندیکای کرێکاری و ئەحزابی چەپ و سۆسیالیستی بەستووە. خۆشبەختانە هەندێکی باشیان هاتوونەتە ژێرباری ئەوەی کە هاوپشتی و هاودەمی خۆیان بۆ چوونی کرێکاری کوردستان دەربڕن و لەوێدا ئەو بوو ماوەیەک لەوم پێشتەقریبا 3-4 مانگێک لەمە پێش کە خۆم لە سندیکای خزمەتگوزاری گشتیا بەشدارم و ئەندامم ئەوان توانیان هاوپشتی خۆیان بۆ بزوتنەوەی مامۆستایان و ناڕەزایەتەکانی مامۆستایان دەربڕن. واروها لە چەند بۆنە و مناسبەی تریشدا سندیکاکەمان توانیوێتی هاوپشتی خۆیان بۆ چینی کرێکاری کوردستان و ناڕەزایەتی و ناڕەزایەتەکانیان دەربڕن و هەروەها پشتیوانی خۆیان بۆ سەرجەم داخوازیەکانی کرێکارانی کوردستان دەربڕن. ئەگەر قسەیەک ما بێ لە پەیوەند بایەکی ئایرۆپتانەوێ پێش ئەوەی کۆتایی بەم چاوپێکەوت نەبێنن بیڵن فەرمون بپورتی. من دووبارە تاکید ئەلەواکەمەوە نوێنەرایەتی دەنگی کرێکار خۆشبەختانە لە چەند وڵاتێک دروست بووە خەریکی هەوڵ و فعالێت و چالاکی خۆیانن بە خاتری ئەوەی پشتیوانێکی بەهێز بۆ کرێکاران زەحمەتکێشانی کوردستان دروست بکەین و خۆشبەختانەش لەم نێوەدا کاری باشمان کردووە. من ئەمەوێ بە چینی کرێکاری کوردستان بڵێم کە ئێمە هەین لە دەرەوە ئێوە تەنهانین، ئێمە بە هەموو شێوەیەک هەوڵ دەدەین هاوپشتیەک و هاودەمێکی بەهێز بۆ چینی کرێکاری کوردستان دروست بکەین. زۆر سپاس هاوڕێجان. ئاوات سعید بورن ئاوات علی ناسرەوە بە ئاوات سوور زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەم شەی پێشنگ تیڤیدا ئامادە بوون و یەکی ئایارتان پیرۆز. زۆر سپاس بۆ ئێوە دووبارەیەکی ئایر لە ئێوە بۆ سەرجەم کرێکارانی کوردستان پیرۆز بێت. زۆر سپاس. ئازیزان ساڵی ڕابردوو لە پەیوەند بایەکی ئایارەوە پەیامنێری پێشنگ تیڤی لە سلەیمانی ڕێپۆرتاژێکی ئامادەکرد بوو کە تێیدا کۆمەڵێک لێدوانی لە کرێکاران وەرگرتە بوو هەرچەنە ساڵێکی بەسەردا ڕۆیشتووە، بەڵام بە دووبارە ئەو ڕێپۆرتاژە کورتە ببینینەوە. کرێکارم بەشان و بازوم بەکارم ڕۆڵەی مانگرتوەکانی ناوداری یەکی ئایارم لە یەکی ئایاری هەموو ساڵێک تایبەت کراوە بە ڕۆژی کرێکارانی جیهان کە لە ئەنجامی مانگرتنی کرێکاران و شەڕ و توندوتیژەیەکی سەخت دژی دەسەڵات دوجار کۆنگرەی دامەزراندنی ڕۆژنامەی نێونەتەوەی سۆشیال دیموکرات بڕیاریدا یەکی ئایار بکرێتە ڕۆژی خەباتی کرێکاران. ڕۆژێک نییە بۆ نەتەوەکان، ڕۆژێک نییە بۆ یادی شاکان، ڕۆژێک نییە بۆ ڕێزگرتن لە ئاینەکان. ئەم ڕۆژە ڕۆژی ڕاستەوخۆی کرێکارانە، ڕۆژێکە کە کرێکاران تایە وەک چینێکی کۆمەڵایەتی و بەرهەمێنەری هەموو سامانی کۆمەلگا نمایشی خۆیانەکەن و دێنە مەیدانەوە بۆ ڕەخنەگرتن لە نیزامی سەرمایەداری و هەلومەرجێک کە کار و ژیانی ئەوان تیا ئەگوزەرێ. مێژوچەی یەکی ئایار سەرەتا گەڕێتەوە بۆ مانگرتنی کرێکارانی ئوسترالیا ساڵی 1856 بۆ کەمکردنەوەی سەعاتکار و بەم خستنە ڕووی داخوازی 8 سەعاتکار لە ڕۆژێکە. دیارە لەو هەلومەرجەیە کرێکاران زۆر لە ینی زیاتر لە 12 بۆ 10 سەعات تا 14 سەعات شکاریان پێکرا بە کرێیەکی کەم. ئەوان بۆ ناڕزایەتی بەم ڕۆژە هاتنە مەیدانەوە، ڕۆژێکیان کرد بە جەژن و شادی بۆ خستنە ڕووی ئەو داخوازیە. دواتر لە ساڵانی دواتردا بە تایبەتی ساڵی 1986 کرێکارانی ئوسترالیا بیرۆکەیەکی ئایاریاندانا و هەوڵیاندا کە هەموو ساڵێ لەو ڕۆژەدا بیکەنە جەژن و شادی، بیکەنە ڕۆژی ناڕزایەتی و خستنە ڕووی داخوازیەکانیان. سەرەتا یەکی یار پیرۆز بێت لە کرێکارانی جیهان و کوردستان. یۆدارم یەکی یار بێتە ڕۆژی بەدەستهێنانی مافەکانی چینی کرێکار لە کوردستان و جیهاندا. دەتوانم بڵێم یەکی یار لە کوردستاندا نەبووتە فۆرمیلێک کە بتوانێت ببێتە هاوپشتێک بۆ چینی کرێکار. بۆ 32 ساڵ دەچێت، ینی یەکی یار بەس وەکو یادەوەریەک کاری پێ دەکرێت یا یادی دەکرێتەوە،
یەک یار پێشوازیەکی وای لێ نەکراوە لەلایەن کۆمەلگاوە لایەن تەبەقەی چینی کرێکارەوە ڕاستە لایەن کەسە چەپ و سۆسیالیست و ئازادی خواردەکانەوە خەڵکی کرێکارەوە پێشوازیەکی هەیە بەس کەمە بەگوێری ئەو تەبۆحەنیە کە تۆ یەکی یار ببێتە ڕۆژی بەدەستهێنانی بافەکانی چینی کرێکار ئەمڕۆ ئەتوانی بڵێن سەدا شخصی خەڵکی کوردستان خەڵکی زەحمەتکێشە خەڵکی کرێکارە. کرێکارانی هەرێمی کوردستان ناڕەزایەتێکی زۆریانەیە کە حکوومەت نەیتوانیوە ئەم جژنە بەرز و پیرۆز ڕابگرێت بە بێکاریەکی زۆر ڕووی لە بازاڕەکان کردووە و دۆخی ژیانیان زۆر لە سەختیدایە. نسبەت کرێکارانەوە کرێکار ئمڕۆ باوەڕ ناکەم زۆر بەدڵیان بێ وەسعا یعنی پیرۆزبایی ئەگەر مەگەر چۆن ها پیرۆزبایی لەم جەژنە بکەن چونکە هیچیان بۆ نەکراوە هیچ شتێکیان بۆ نەکراوە کە بڵێم کرێکارە پشتی پێ بەست بینێ ئەمە لە بیناکە بکەتە خوارەوە یان شتێکی لێ بێ قاچی بشکێ دەستی بشکێ پیر بێ هیچ بێشی بۆ نەکراوە یان هیچ خزمەتی نەکراوە لە سایە سفر پێشوازیان لێکێ هەتا بڵێ کرێکار قوڕ بەسەر و داما ئیشەکەیان خۆشەکەیان لە چیە خۆر هەڵاتۆ کابرا لە ئیش و لە ڕاکەڕاکی و داماویە ئێوارژێت و ماڵەوە کابرا 20,000 یا 25,000 قەسەم بەخواڵێ 20 دەفتەریاکێ ئەوە نەچای لەسەر و پارەی کرێکارەیە ئەمە ڕاستیەکەیەتی بڵێن چی پێشوازیەکە ئەوەیە هەر مەگەر بڵێن لە کرێکار تۆزێ خۆشیوینی تیابێ ئێنا هیچ شتێکی تیان نییە خۆشی ئەلەم زروپەیە قەیرانی پارەیە و ئینجا داراییە و ئەو شتانی ئەتە چۆن پێشوازی لە چی هێمنی شاعیر دەڵێت تا کرێکار و فەلاح ڕەنجبەر و ڕۆشنبیت دەست لە یەک نەگرن و پیاوانە نەبزوێن دەگریم زۆرێک لە شارەزایان پێیان وایە گەر کرێکاران و زەحمەت کێشەکان پشتگیری یەکدی نەکەن و بۆ مافەکانیان هەوڵ نەدەن ناتوانن بگەن بە ئامانجەکانی خۆیان. میران دلێر، پێشەنگ تیڤی، سلێمانی. بەڵێ بینەرانی زۆر ڕاپۆرتاچ و وەرگرتنی چەند لێدوانی کرێکاران بوو لە ئایاری ساڵی ڕابردوودا لای پەیامنێرمان میران ئەمیانینەوە و ئەو چاوپێکەوتنێکی لەگەڵ وەزیری کار و کاروباری هەرێمی کوردستان ئەنجام درابوو سەبارەت بە یەکی ئایار و ئەوەی کە پشووی فەرمی بێت بۆ کرێکاران و ئەم بڕگە یاساییە چۆن چۆتە قاڵبی جێبەجێکردنەوە بە ئەم چاوپێکەوتنە ببینین کە پەیامنێرمان لەگەڵ وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی ئەنجامی داوە. زۆر بە گەرمی پیرۆزبایی لە کرێکارانی جیهانەکەم بەگشتی و کرێکارانی هەرێمی کوردستان بە تایبەتی هیوادارم ساڵێکی کە توانی بێتمان هەموو خواستەکانی کرێکاران بەدی بهێنین توانی بێتمان هەموو ئەو کێشانەی کە کرێکار هەیەی هەموو ئەو بێمافی کە هەیەی چارەسەرمان کرده بێت. ماوەیەک لەمەوبەر یاسای کار لە پەرلەمانی کوردستان دەرکرا کە بەپێی ئەم یاسایە ئایا ئەم یاسایە بە تەواوی جێبەجێکرێ؟ خۆی بەداخەوە یاساکە لە پەرلەمان پەسەند کرا بەڵام خۆ دەزانی پەرلەمان هەڵوەشایەوە بۆیە یاساکەی ئێمەش ئیشی پێ ناکرێ ئێستا بەڵام خۆشبەختانە هەموو ڕێکارە یاسایەکانی خۆی بڕیوە ئەکرێ خولی داهاتووی پەرلەمان لە وەرزی یەکەمیە تەنها دەنگی لەسەر بە و لە وەقایع بڵاوی بکاتەوە بێتە یاسا. زۆر باشە کوێسان خال لە عادەتەن لە یەکی ئایارە لە هەموو جیهانە کە کرێکاران ڕۆژی پشووی فەرمیانە ئایا لە هەرێمی کوردستانە تا چەندێک ئیش بەست بەم یاسایە کراوە؟ خۆی لە کەرتی گشتی نەکرد کرێکار فەرمانبەریش پشوویەتی بەڵام لە کەرتی تایبەت بەداخەوە هەنێک لە کۆمپانیاکان و شوێنکار و کارگەکان کاریان پێیەکەن کەمە پێچەوانی یاسایە یەکەمە بێ پشووی هەبێ دووەم ئەو شوێنانەی کە ناکرێت پشویان هەبێت بەشێکی ئیشەکات ئەبێ ڕەزامەندی کرێکارەکەی لەسەر بێت و بە پێی ئەو کاتێک کە کارەکات کرێکەی بدرێتێ ئەگەر ئەمە نەکرێت ئەمە پێچەوانەی یاسایە و کرێکارەکان ئەتوان داوای یاسایی لەسەر خاوەنکارەکەیان تۆمار بکەن. زۆر باشە مەبەستم زیاتر ئەوەیە کە کرێکار لەم ڕۆژەیە زۆربیان پشووی فەرمیە ئەبێ پشووی فەرمی بکرێ و کری خۆشیان بدرێتێ ئایا ئەمە لە هەرێمی کوردستانە جێبەجێکرێ؟ من باسم کردە خێر لە
بەشێک لە کۆمپانیاکان لە کارگەکان جێبەجێیەکەن بەڵێ بەڵام لە هەنێک لە شوێنکار و لە کارگە و لەوانە جێبەجێ ناکەن بەپی یاسای کار ئەگەر شوێنکارێک پێویستی بەوە هەبێت بەشێک لە کرێکارەکانی ئەو ڕۆژە کار بکەن چکە ڕەنگە شوێنێکە کارگە بێت نەتوانرێ داخرێت یان شوێنێکە کارەبا بات ینی شوێنێک کە نابێت دابخرێت بەشێک لە کرێکارەکانی بێداوام بکەن ئەبێ بە ڕەزامەندی هەردوو لا بێت و ئەبێ کرێی سەرباری ئەو سەعاتانی پێ بدرێت جگە لە کرێکەی خۆی کرێی زیای ئەو چەند سەعاتەشی پێ بدرێت کە کارەکات. ئێوە چی پامێکتان هەیە بۆ خاوەن کۆمپانیەکان خاوەن کارگەکان کە لەسەرەوەی کە ئەو ڕۆژە بە ڕۆژێکی بەرز بنرخێن و کرێکارەکان پشووی فەرمی وەربگرن؟ ئێمە لێرەوە داوا لە خاوەنکار و لە شوێنکار و لە هەموو ئەوانەیەکەین کە مافی کرێکار بە پێی یاسای کاری بەرکاری ئێستای هەرێمی کوردستان کار لەگەڵ کرێکارەکانیان بکەن لە سەعاتی کارکردنیان لە پێدانی موچەکانیان کار بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بکەن هەروەها بۆ دەستەبەرکردنیان کار بە یاسای خانەنشینی دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران بەرکار بکەن کە ئێستا لە هەرێمی کوردستان کاری پێکرێت وەلەو ڕۆژەشە پێویستە کرێکاران پشووی فەرمیان هەبێت ئەگەر نا بەپی ئەو ڕێکارانی کە لە یاسای کارا هەیە پێویستە مامەڵە لەگەڵ کرێکارەکانیان بکەن. ئایا بۆچی لە ئێستاە ئەوەی کە ئەیبینین نەیانتوانیوە ئەم یاسایە وەکو یاسایەک متەزمی بکەن بۆ چینی کرێکار؟ کام یاسایان یاسای کار خۆی هەردوو یاساکە خاوەنکار وەک خۆی جێبەجێ ناکات هۆکارەکەشی ئەوەیە کە بەشێک لە خاوەنکارەکان چاوچنۆکن نایەنەوێت سعاتی کار بەپێی یاساکە بێ نایەوێت کرێکەی وەک ئەوە بێ کە ئەنجومەنی وەزیران پەسەندی کرد لەسەر داوای وەزارەتی کار نایەوێت کە ئەو پێداویستیانەی کە بۆ سەلامەتی کرێکارەکەی پێویستە دابینی بکە ئەمە پێویستی بە چاوچنۆکی خاوەنکارەکەەوە هەیە هەنێکی بێ ئاگایی خاوەنکارەکانە لە یاساکان کە وشیارێکی تەواوی یاسایی نییە لەسەر چی یاسای کار چی یاسای خانەنشینی دەستەبەری کۆمەڵایەتی بۆ جاری وا هەیە ینی پێچەوانەی یاساکە کارەکەن ئێمە لە ماوەی ئەم 4 ساڵەمانە زۆر هەوڵمان ناوە کە ئیش لەسەرەوە بکەین کە خاوەنکارەکان پابند بکەین بە یاساکەوە و هۆشیارەیەکی یاسایی بڵاو بکەینەوە چ لە لای خاوەنکار چ لە لای کرێکار بۆی پابند بن بە یاساکەوە. ئێوە وەکو حکوومەت هۆشیارێکی وەها باشتان دا بۆی کە خاوەنکارەکان لەگەڵ کرێکارەکانە بۆ شێوازە ماڵە بکڕن؟ خۆی ئەمە سەرباری ئەوەی کە ئەرکی وەزارەتە بەڵام ئەرکی سەرەکی ڕێکخراوەکانی کرێکاران ڕێکخراو و یەکێتی و سەندیکاکانی کرێکاران ئەرکی سەرەکیان ئەوەیە کە وشیاری یاسایی بن بە کرێکاران و چاودێری ڕەوشی کرێکاران بکەن. ئێمە خۆشبەختانە ئێستا هەنگێکی باشمان هەیە لەگەڵ سەندیکا و یەکێتیەکانی کرێکاران بەڵام هێشتا ئەو وشیاری یاساییە نە لای خاوەنکار نە لای کرێکار بە تەواوەتی نەچەسپیوە. ئێوە توانیتانە پەیوەندێکی وا دروستکەن لە ڕێی سەندیکاکان و حیزبەکانەوەنی کە سەر بە چینی کرێکارن و زیاتر بۆ پاراستنی مافەکانی کرێکاران هەوڵەدەن؟ بەڵێ هەماهەنگیمان هەیە ئێمە لە بەداخەوە تا ئێستاش بە شکڵی یەک سەندیکای کرێکاران هەیە ئێستاش دوو سەندیکاوێکێتی کرێکاران هەیە ئێمە ئەنجومەنی کارژێڕیمان هەیە ئەنجومەنی کارژێڕی خەزنە و خانەنشینی کە ماڵانە کۆ بنەوە نوێنەری سەندیکای کرێکارانی هەردوو زۆنەکەی تایە بەشداریەکەن لە بڕیارەکانی تایبەت بە یاسای خانەنشین دەستەبەری کۆمەڵایەتی ڕێیان وەرەی ژیرێ دەنێن و هەروەها بۆ ئەو لیژنانەی کە سەردانی شوێنکارەکانەکەن چ بۆ پاراستی مافی کرێکاران چ بۆ جێبەجێکردنی دەستەبەری کۆمەڵایەتی نوێنەری سەندیکای کرێکاران لەگەڵ لیژنەکانی ئێمەیە دەرەچن ئەچن بۆ شوێنکارەکان بەسەرەکەنەوە. ئەمەیان پرسیارە لە وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی بکەم تۆ لەو ڕۆژەیە لە یەکی ئایارە چیەکەیت بۆ کرێکاران؟ من لە یەکی ئایار ئەم 4 ساڵە هەموو جارێ شوێنکارەکانم بەسەر کردوتەوە ڕۆیشتوم بزانم چەند شوێن کار بە کرێکارەکانیانەکەن و هەموو جارێک لەو سەردانانەم
ئەگەر شوێنکارێک کاری بە کرێکارەکەی کردبێت پەیوەندیم بە خاوەنکارەکەیەوە کردووە کە ئەمەی تۆی کەیت یاساییە ئەبێت بە هەماهەنگی لەگەڵ کرێکارەکەت ئیشی پێ بکەی و کرێی زیایشی بیتێ. بەو شێوەیە کارم کردو تا ئێستا. دەستان خۆش. باڵی بینەرانی عزیز ئەوەی بینیتان چاوپێکەوتنێک بوو لەگەڵ وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی سەبارەت بە یەکی ئایار و پشووی فەرمی بۆ کرێکاران لە کوردستان. عزیزان ئێستاش لە کەنەداوە سەردار عەبدوڵڵا حەمەمان لە گەڵدایە بۆ قسە و باس لە سەرەکی ئەیار. سەردار عەبدوڵڵا حەمە ئێوارەت باش و سپاس کا لەگەڵمانیت. ئێوارەی خۆتان باش، زۆر سپاس بۆ ئێوەش بۆ بینەرانی پێشنگ تیڤیش سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو لایەک. ئایارتان پیرۆز و یەکی ئایار بۆ ئێوە چی ئەگەێنێت؟ بەڵێ پیرۆزبایی یەکی ئایار لە سەر جەمکرێکارانی جیهان و کوردستانی ژەکەم. یەکی ئایار بۆ من وەکو ئەوەیە کە مەسن ڕۆژێکە کە چینی کرێکار خۆی نوێ ئەکاتەوە بۆ بەدەستهێنانی داواکاریەکانی خۆی، ڕۆژێکە کە ناڕەزایەتی دەرەبرێت بۆ خواستی سەرەکی خۆی کە داسەپاندنی دادپەروەریە یەکسانیە لە کۆمەڵگادا. خودی یەکی ئایار هەر لەوەوە سەرچاوی گرتووە بۆ 8 سەعات کار هاتە مەیدان و لە 8 سەعات کارەوە وەکو داواکارێکی سەرەکی کرێکاران لە ئوسترالیا لە ئەمریکا دواتری تر لە ئەوروپا ئەمانە خواستەکە جێبەجێش کرا، ینی تا ئەو حەدەی جێبەجێ کرا. بەڵام ڕاستیەکەی بۆ ژوازی هەلومەرجێک ئەخڵقێنێت کە خواستێک کە جێبەجێ ئەکات وای لێ ئەکاتەوە کە ئەو خواستە هیچ ئەهەمیەتی نەبێت. بۆ نمونە هەلومەرجێک ئەخڵقێنێک کە پێداڵێ 8 سەعات کار ڕسمێ، بەڵام گرانی بڵین وەزعەتی ژیان و گوزەرانی خەڵک، گوزەرانی کرێکاران بە جۆرێکە کە ناتوانێت بە 8 سەعات کار دابین بکرێت. ناچار کرێکار ئەچێت زیاتر کارەکات، 8 سەعات 10 سەعات 16 سەعات یا هەیە 2 ئیشەکە یا هەیە 3 ئیشەکە. یعنی هەلومەرجێک ئەخڵقێنێت لە بەرامبەرە کە خواستەکە کە کردوێشتی بە یاسا هیچ ئەهەمیەتی نەبێت. واتە کاتێک کە بۆ ژوازی لە بەرامبەر ناڕەزایەتەکان چینی کرێکارە مل ئەدات بە داخوازیەکانیان، بەڵام لەو لاوە بە فێڵێکی تر بە ڕێگایەکی تر وای لێکە کە ئەو خواستە هیچ ئەهەمیەتی نەبێت و هیچ هینێکی نێ. بۆیە مەسەرەن بەلای من یەکی ئایار ئەبێ ببێتە ڕۆژێک بۆ ناڕەزایەتیەک بۆ لە ڕیشە دەرکێشانی سیستەمی سەرمایەداری، چونکە تا سیستەمی سەرمایەداری بمێنێت خواستەکانی چینی کرێکار وەکو خۆی وەکو ئینسان بەدی نایەت. گرنگی ئایاری ئەم ساڵ لە چیدایە؟ چی تایبەتمەندیەک لە ڕوانگەی تۆوە لە خۆ دەگرێت لە هەلومەرجی ئەمڕۆی جیهاندا؟ ئەوە دیارە هەلومەرجی ئێستای جیهان لە قەیرانێکی قوڵدایە، کۆمەلگای بەشەری لە قەیرانێکی زۆر قوڵدایە. گرانی لە هەموو وڵاتانی جیهاندا چۆتە ئاسێکی بەرزوی بێوێنەوە کە وێنەی نەبووە تا ئێستا لە دنیادا. یعنی خواستی سەرەکی کرێکارانی ئەم ساڵ ئەبێت ئەوە بێت هەرچی بەهۆی ئەم قەیرانەوە کاری کردوتە سەر ژیان و گوزەرانی کرێکاران ئەبێ هەڵگیرێت. ئایتر ئەوەی کە وەکو زیادکردنی باج، وەکو لێسەنەوەی دەستکەوتە تەندروستیەکان، لەسەن دویمە کۆمەڵایەتیەکان، ئەمانە ئەبێ مەسەلەن خواستی کرێکارانی ئەم ساڵ بێت. هەروەها جەنگ، مەسەلەن ئەمە ئەزانین لە ماوەی ئەم 2 ساڵە 2 جەنگی گەورە لە جیهاندا بەرپا بووە کە جەنگی ئۆکرانیا و جەنگی فەڵەستینە. ئەبێ ئەمە خواستێکی سەرەکی کرێکاران بێت کە کۆتایی بە جەنگ و میلیتاریزم بهێنرێت لە جیهاندا. بەڕای من تایبەتمەندی یەکی ئایاری ئەم ساڵ ئەبێ ئەمانە بێت. ئەی لە کوردستاندا یەکێک لەو گرفتانەی کە ئێمە لە بەرنامەکانمان لە پێشوازی یەکی ئایاردا قسە باز لەسەر ئەوەی کە یەکی ئایار دەبێت پشووی فەرمی بێت و بەڵام کۆمپانیەکان کار بە کرێکاران دەکەن. کەمەبەر لە ئێستا گفتوگۆی
وەزیری کار و کاروباری کۆمەڵاتیمان بینی ئەو باسی لەوە دەکرد کە ئەمە بە یاسا هەیە بەڵام کۆمپانیاکان چاوچنۆکن و کار بە کرێکاران دەکەن لە ڕوانگەی ئێوە ئەمە چی دەڵێت کە حکوومەت بڕیاری داوە بەڵام کۆمپانیاکان ئەم بڕیار و یاسا جێبەجێ ناکەن و ئەرکی حکوومەت لەوێدا چی دەبێت یان ئەمە چی ئاماژە بە چییە؟ بەڵێ کوردستان خۆی تایبەتمەندیەکی هەیە ناتوانین مەسەر مقارنەیەکی بە ئاسی جیهان چکە لە کوردستانە حکوومەت نییە یاسا نییە ئەوەی کە مەسەرەن هەیە دوو دەسەڵاتی میلیشاین کە نەکار بە یاساکە نەڕێز بۆ پەرلەمانەکەی خۆیاندا ئەنێن نە داواکاری خەڵکیان بۆ مهمە وەکو ئەوەی کە ئەبینین مەسەرەن خەڵک لە چمەینەتیەکە ئەژی لە کوردستانە تەنانە موچە مەسەرەن بەو شێوەیە کە ئەیبینین نادرێت و ئەدرێت و نازانم لێ بڕین و یعنی تایبەتمەندیەکی ئەوە هەیە لە کوردستانە کە یاسا جێبەجێ ناکرێت چونکە حکوومەتی نییە یەکێک لەوانی کە مەسەرەن ئەبێتە هۆی ئەوەی کە یاسا جێبەجێ بکرێت وەزیری کار و کاروبار وتی کە وشیاریەک بۆ کرێکاران پێویستە ڕاستە وشیارێک بۆ کرێکاران پێویستە بەڵام کێ ئەبێ ئەم وشیاریە بات ئەبێ مەسەرەن دام و دەستگای حکوومەتی هەستێت بەو کارەکە ئەو شیارە بە ئەگەر ئەوە کرێکاران دەبێ ڕێگایکی تر هەیە کە بیگرنە بەرکە ئەویش ڕێگای ڕێکخراوبوونی خۆیانە مەسەرەن نوێنەران و دەستەی خۆیان پێک بهێنن کە بتوانن هوشیاری بن بە هوشیاری یاسایی بن بە چینی کرێکار و ئەگەر بێت و لە ڕۆژی یەکی ئایرا مەسەرەن کرێکار کە نابێ ئیشکات و بڵێن پشووی ڕسمی ئەبێ پشووی ڕسمی بێ بۆی بەڵام کاری پێ ئەکرێت ئەو کاتە دەتوانرێت خاوەن کارەکە مەسەرەن سزا بدرێت دەتوانێت خاوەن کارەکە قەرەبووی ئەوە بکاتەوە کە کرێکار زیانی پێ ئەکەوێت لەو ڕۆژە یعنی ئەمە بە تاکی کرێکار ناکرێت کرێکار خۆی بەتەنیا ئەمەی پێ ناکرێت مەسەرەن کرێکاری کارەبا مەسەرەن 4-5 کرێکارن بۆ خۆیان ئەوە ناتوانن بستەپێنن ئەگەر بێت و پشتیوانی کرێکارانی تریان لەگەڵ نەبێت یان ئەگەر بێت و خۆیان مەسەرەن هێزێکی گەورەتر دروست نەکرد کە ئەو هێزە مەسەرەن یەکدەنگ بەرامبەر بە کۆمپانیاکە یا بەرامبەر بە دائیرەکە هەڵوێستی هەبێت ئەوە دەتوانێت کە بیسەپێنێ بەسەر کۆمپانیاکە و بەسەر یاسا و بەسەر دەوڵەتە کە بتوانێت ئاهین بکات یاساکە بەجێ بکات هەر لەسەر ئەو بابەتی هۆشیاریکردنەوەی کرێکاران وەزیر وتی کامە بە پلەی یەکەم لە ئەستۆی ڕێکخراوە کرێکاریەکانە ئێوە لەگەڵ ئەمەدا چەندێ هاوڕان و ئەگەر بێت و بۆ نمونە ڕێکخراوە کرێکاریەکان لەم بارەیەوە کەم تەرخەمبوونیا واتە دەبێنی کرێکاریان نابێت هۆشیارێکی ئەوتوان بێت بەڵێ بەس یەکشت لێرا بڵێن ئەرکی ڕێکخراوی کرێکاری بەڵام ئەگەر نوێنەری ڕاستەقینەی کرێکار بێت ئەمە وەکو لایەنێک بەڵام دەوڵەتیش ئەرکێتی لە هەمان کاتا چکە دەوڵەت ئەبێ میدیا و بڵێن پروپاگاندەی خۆی لەبارەی یاسا و جێبەجێکردنی یاساوە زۆرتر بکات و زیاتر ئەنێژی بۆ دابنێت و زیاتر ئیمکاناتی بۆ دابنێت کە ئەمە ببێتە وشیاری تەواوی کرێکاران یعنی تەنها ڕێکخراوە کرێکاریەکانین لە کاتێک کە ڕێکخراوە کرێکاریەکان کە ئێستا هەن زۆریان نەبینین کە سندیکای سەر بە دەوڵەتن سندیکای سەر بە دەوڵەت زۆر گرنگی نایەت بە وشیاری کرێکاران زۆر گرنگی نایەت بەوەی کە کرێکار وشار کاتەوە لەبارەی یاساوە چی بکات چی نەکات ئەوەی کە مەسئولی یەکەمە بەرپرسی یەکەم حکوومەتە بەڕای من حکوومەت ئەبێ مەسەن وشیاری یاسایی بە شێوەیەکی زۆر فراوانتر هین بکات کاری پێ بکات بێنەوە سەر یەکی ئایر و مێژۆکەی کە لە 8 ساعت کار لە ڕۆژێکدا بۆ کرێکاران ئەم داخوازێ بوو هاتە مەیدان وە تا ئێستاش لە زۆرێک لە وڵاتەکاندا هەر 8 کاتژمێر کارکردن لە ڕۆژێکدا و 40 کاتژمێر کارکردن لە هەفتەیەکدا بنەمای سەرەکی کارکردنە ئێستا یەکی ئایار ئەهمیەتی ماوە یاخود ئەم 40 کاتژمێر کارکردن لە هەفتەیەکدا ئەتوانین کیفایەت بێت
وەکو بێشتر باسم کرد ینی بۆژوازی هەلومەرجێکی خوڵقانوە لە گرانی و لە قات و قڕی و لە بەرزکردنەوەی کاڵاکان و بڵێن بەهای کاڵاکان و کرێکار ناتوانێت مەسەرەن ئەوەی کە پێویستێتی دابینی بکات بەو 8 سەعات کارە ناتوانێت دابینی بکات یا ئەبێت لە هەمان کاتا کە کرێکار بە پێی گرانی بە پێی ئەو تەزەخومەی کە دروست ئەبێت بەهۆی قەیرانەکانی سەرمایه‌داریەوە پێ بە پێی ئەوە کرێکەی بەرز کاتەوە و ئاستی گوزەرانی کرێکار مەسەلەن دیاری بکرێت بە پێی ئەو گرانی و خاتوقڕیەکە هەیە بۆ نمونە مەسەرەن جاران لە وڵاتێکی وەکو کەنەدا ئاپارتمانێکە دەگرت بە $1000 ئێستا بە $2500 ئەبێ کرێکار ئێستا کە 1500 زیاد کردو ئەبێ وا زیاد بکرد کە مقابلی ئەمە بێت یعنی یەکسان بێ بەوە بەڵام لە ڕاستیە بۆژوازی ئەوە ناکات کرێکار بەرز ناکاتەوە بە حدێکی زۆر کەم بەرزێکاتەوە کە سوودی نیە بۆیە 8 سەعات کار بەڵێ بەوەکو یاسا هەیە بەڵام خەڵک ئێتر کرێکار ناچار بووە کە 16 سەعاتیش ئیش بکات ناچار بۆ ینی ناژی ناتوانێت گوزەرانی خۆی و خێزانەکەی دابین بکات بۆ چونەگە پێی وایە کرێکار چەندێک دەستکەوت بەدەست بێنێت بەڵام لە سایەی دەسەڵاتی سەرمایه‌داریدا هەمیشە مەترسی ئەوە هەیە کە ئەم دەستکەوتانە لە دەست بدات و بۆیە ڕێگەی ڕزگاری یەکجاری کۆتایی هێنانە بە تەواوی سیستەمەکە ئێوە چنە لەگەڵم بۆ چونەدا هاوڕان ئەوە زۆر ڕاستە ئەوە واقعەتی هەیە چکە سەرمایه‌داری پشت بەستووە بە خاوەندارەتی تایبەتی بە کاری کرێگرتە بە قازانج یعنی ئەمانە ئامانجێتی دەست کاری کرێگرتە و بڵێن قازانج و خاوەندارەتی تایبەتی شتی زۆر پیرۆزن دەستکاری ناکرێت سەر چاوەی هەموو نەعەدالەتیەکیش لە ناو کۆمەلگادا ئەمانەیە تا ئەمانە لە ناو نەچن هیچ کاتێک عەدالەت و یەکسانی لە کۆمەلگا دابین ناکرێت بۆیە ئەوە ڕاستیەکی یعنی حاشا هەڵنەگرە کە عەدالەت لە کۆمەلگای سەرمایه‌داریدا هەرگیز ئیمکانی نییە و دابین ناکرێت بەڵام دەکرێت مەسەرەن دەستکەوت بەدەست بێنرێت دەکرێت هەندێک بڵێن ئیمتیازات لە سیستمی سەرمایه‌داریدا بەدەست بهێنێت ئەویش بە ناڕەزایەتیەکانی ڕۆژانەی خۆی بۆ داواکاریەکانی ڕۆژانەی خۆی کە ئەمانش حەقی خۆیەتی کە ئەبێ بیکات ئیتر ئەمەش ئەوەستێتە سەر ئاسی تەوازنی چینەکە ئەگەر چینەکە مەسەن لە ئاستێکی ڕێکخراوبوون و وشیارێکی ئاوەهادا بێت کە بتوانێت کە دەستکەوتی زیاتر بەدەستبێنی یا بتوانێت کە تەنان شۆڕشێک بەرپا بکات کە سەرمایه‌داری لەناوبات و کاری کرێگرتە و خاوەندارەتی و خاوەنداری تایبەتی و قازانجی سەرمایە کۆتایی پێ بهێنێت ئەمە ئینێکی زۆر باڵاترە کە کرێکاران دەبێت دەست بۆ ئەمەش بەرن پێشتر ئاماژەتان بەوەدا کە دۆخی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە ئەمە کوردستانیش دەگرێتەوە چونکە ئەمەشمان بیستوە دەوترێت ئەم بابەت و داخوازیانە کوردستان جیاوازە چونکە کێشەی تری هەیە لەوێ کوردستانیش بەشێکە لە جیهان کوردستانیش لە ڕووی سیستمی سەرمایه‌داری و هەر سیستمی سەرمایه‌داریە جیا ناکرێتەوە تایبەتمەندیەکەی کوردستان ئەوەیە کە لەوێ یاسا جێبەجێ ناکرێت یاسا دەرەکەن و جێبەجێ ناکەن بەڵام لێرە یاسا دەرەکەن یاساکە لە بڵین لە وڵاتانی سەرمایه‌داری غەرب و ئەوانە جێبەجێ ئەکرێت بۆیە ئەگەر بۆ وڵاتانی سەرمایه‌داری مەسەرەن ئەمە داواکاریەکی دروست و واقعی بێت کە ئەبێ ئەم سیستەمە لەناو بچێت بۆ کوردستان دوو جار ئەوە پێویستە چکە لە کوردستانە مەسەرەن میلیشیا حاکمە ینی فەوزا هەیە لە بازارە فەوزا هەیە لە دەسەڵاتە ینی هیچ شتێک لە جێگەی خۆی نییە بۆیە تایبەتمەندی کوردستان وای لێ دەکات کە دوو جار پێویست بێت کە ئەو سیستەمەی لە کوردستانە هەیە هەڵوەشێتەوە و سیستمێکی بڵێن ئینسانی یەکسانی خوازی کرێکاری دابمەزرێت بەڵێ بۆ کوردستانیش واقعەتی هەیە ئەوە ئەگەر قسەی کترما بێت لە پەیوەند باەکی ئارۆکتانوێت لە کۆتایی ئەم چاوپێکەوتنەدا بیڵێن فەرمونون بە کورتی
بەڵێ ئەوە بزانین کە ئێمە هەموو ساڵێک یادی یەکی ئایارەکەینەوە لە هەموو جیهاندا لە هەموو شوێنەکان یەکش لێرەشا کە لە بیرم چوو بڵێم کە ئێمە لە کەنەدا کە ئەژین لێرە یەکی ئایا ڕسمی نیە حکوومەتی کەنەدا بە ڕسمی ناناسێت وەکەوەی کە هەر لە ئەمریکاش بە ڕسمی ناناسێت بەڵام هێشتا ئێمە هەر چالاکی ئەنوێنین لەم بارەیەوە و بەشدارین لە کۆمیتەی مەراسمی یەکی ئارا کە چەندین اتحادی کرێکاری و سندیکای کرێکاری و ڕێکخراوی چەپ و کۆمۆنیستی کەنەدی و ئێرانی و عێراقی و کوردستانی تیا بەشدارین و لە ڕۆژی 4 مانگ ئێمە خۆپیشاندانەکەین لە ناو شاری تۆرنتۆ هەر ئەمەش بۆ هەموو شوێنێک پێویستە یعنی کرێکاران دەبێت زیاتر بێنەمەدان لە ڕۆژی یەکی ئایارە ئەتا زیاتر هێز پیشان بن هەتا زیاتر یەکگرتووی خۆیان پیشان بن و بە هەزاران و بە ملیۆنان بژێنە سەرجادەکان ترس و دڵە ڕاوکی گەورەتر دروستەکە لە سەرمایه‌داری و دەستکەوت زیاتر بەدیدێت بۆ ئەوەی ئەو دەستکەوتان و ئەو داخوازیانەی کە هەیەە ڕۆژانە دەیانەوێت بەرزیکەنەوە چکە ئەمە بەبێ هێز ئەگەر تۆ مەسەرن هێزێکی کەم بیت بۆژوازی هیچ ئەهمیەتی بۆ دانانێت بەڵام ئەگەر هێزێکی گەورە بنوێنیت بۆژوازی ئەهمیەتی بۆ دانێ و وەکو لینین ئەڵێ بۆژوازی ترسنۆکە ینی زوو پاشەکشاکە ئەگەر بێت و هێزی لە بەرامبەر بەکار بێنی. سەردار عەبدوڵڵا حەمە زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەم شەوی تایبەت بایەکی ئایاری پێشەنگ تیڤی ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤیش. ئازیزان قوربانیانی شوێنی کار یەکێکە لەو بابەتە سەختانەی ئەمڕۆ و ساڵانێکە کرێکاران لە کوردستان ڕوبەڕووی بوونەتەوە. ڕۆژی قوربانیانی شوێنی کار 28 ئەپریل 4 دوو ڕۆژ بەر لە ئێستا بووە. لەم بارێشەوە ئێمە پێشتر ڕێپۆرتاجێکمان بڵاو کردبوویەوە بەڵام ئێستا کاتی خۆیەتی کە دووبارە ئەو ڕێپۆرتاجە سەبارەت بە قوربانیانی شوێنی کار لە کوردستان ببینەوە. فەرمونون ئەم ڕێپۆرتاجە کورتە. سەرنجی پێشانی قوربانیانی شوێنی کار یەکێک لە دیاردا دڵتەزێنەکانی کۆمەڵگەی کوردستان قوربانیانی شوێنی کارە کە ئامارەکانی گەیشتونەتە ژمارەیەکی یەکجار مەترسیدار. لە سەروبەندی یەکی ئەیار بڵاوکراوی دەنگی کرێکار لە کۆنگرەیەکی ڕۆژنامەگەریدا کۆمەڵێک ئاماری قوربانیانی شوێنی کاری ڕاگەیاند. کۆی گشتی ئاماری قوربانیان لەم 16 مانگەیە کە ڕووی داوە کۆی گشتی 79 قوربانی هەبووە لە 16 مانگی ڕابردووە کرێکاران گیانیان لەدەستداوە. ئایا ئێستایەک مانگونی و پاشێکی ئەیار ئامارەکان بەکوێ گەیشتون؟ شاباز مەحموود بەرپرسی گۆشەی قوربانیانی شوێنی کار لە بڵاوکراوەی ناوبراودا دەڵێت ئامارەکان بەرز بوونەتەوە بۆ ڕێژەیەکی مەترسیدار. تەنها لە 28 چوارەوە هەتاوەکو ئێستا 18 حاڵەتی تر تۆمار کراوە کە ئاخرین ڕووداوە ئەو ڕووداوە بوو کە لە پرۆژەی درەوستی لە گەڕێکی ڕاپەڕینی شاری سلێمانی لە کامی داڕمانی کەوتنە خوارەوەی یەکێک لە ئەو فلاتانەی کە موات سەرخا بۆ سەر ئاپارتمانە بەرزەکان لە کامدا سێ کرێکار گیانیان لە دەستدا و دانەیەکیان بە سەختی برینار و پرسیارێکی سادە ئەوەیە کە هەڵکشانی بەردەوامی کرێکارانێک کە ئەبنە قوربانیانی شوێنی کار چکاردانەوەیکی لای حکوومەت، سندیکا، خاوەنکار و کۆمپانیاکان و لایەنی تری پەیوەندیدار دروست کردووە. چ قسەیەکیان بۆ و چ بەرپرسیارەتیەکیان گرتۆتە ئەستۆ. شاباز مەحموود لە وەڵامدا دەڵێت بەداخەوە هەم لایەنی حکوومەت هەم لایەنی بەرپرس هەم خاوەنکار و کۆمپانیاکان گوێ نادەن بە مەسەلەی سەلامەتی ژیانی کرێکاران لە مەیدانەکانی کار لە ناو کۆمپانیا و کارگەکان و پرۆژەکانی کارکردنی کرێکاران. بەداخەوانێ حکوومەت شانی خۆی خاڵی کردوێتەوە لە بەرپرسیاریەت کە لە ئەستۆی ئەوە کە ئەویش چاودێریکردن و سەپاندنی پێویستیەکانی سەلامەتی چاودێریکردنی ناوەندەکانی کار و کۆمپانیا و کارگەکان بۆی کە چاودێریکی وردی هەبێ بەسەری و لیژنەی تایبەتمەند بە مەسەلەی سەیفتی و سەلامەتی بۆ کرێکاران هەبێت لەو ناوەندانەیە. بەداخۆ تاکو ئێستا حکوومەتی هەرێم لەمایە زۆر خەم ساردانە هیچ گوێیەکی نەداوە بە پاراستنی ژیانی کرێکاران و بە
ئەوەی کە بتوانێت لانی کەم چاودێریکی وردی هەبێ بەسەرم پرۆژانە و لانی کەمی مەرجەکان بسەپێنێ بەسەر کۆمپانیا و کارگەکان بۆی ژیانی کرێکاران پارێزراو بێت. پرسیاری گرنگ لە ئێستادا ئەوەیە کە چۆن بکرێت بەر بە بەردەوامی ئەم کارە ترسناکانە بگیرێت. پێویستە چی بکرێت بۆ ئەوەی بەر بە کارەساتی هاوشێوە بگیرێت لە ئایندەدا و کرێکاران چیتر نەبنە قوربانی لە شوێنی کارەکانیان. بەرپرسی گۆشەی قوربانیانی شوێنی کار لە بڵاوکراوەی دەنگی کرێکار دەڵێت ئەو حاڵەتانی کە ئەتوانێت ئەم ڕێژەیە کەم کاتەوە یەکەمەوەیە کە لایەنی دەسەڵات و بەرپرس لیژنەی زیاتری سەلامەتی سەیفتیە بێت و زۆربەی و مەرجانی کە پێویستن بۆ مەسەلەی سەلامەتی ژیانی کرێکاران لە ناوەندەکانی کار لە شوێنی کارکردنی کرێکاران لە ناو کارگە و کۆمپانیەکان حکومەت بیسەپێنێ بەسەر کۆمپانیەکانە کە بە ناچاری مل بدەن بە دەستەبەرکردنی هەموو پێویستیانەی خۆپارێزی بۆ کرێکاران و کرێکارانیش خۆشیان بە جۆرە لە جۆرەکان خۆیان لە مەسەلەی پێویستیەکانی سەلامەتی وشیاری پێیاکەن کە بزانن چۆن بەکارێنن و ئەو ئامرازانەی کە ئامرازی کارکردنن وەک بەرزکەرەوەکان وەکو ئەو مەکاینانەی بۆ گواستنەوەی موادەکان بەکارێنن معلوماتیان هەبێەوە هەموو کۆمپانیەکان ملزەم کرێن بەوەی کە تیمی تایبەتی سەیفتی لە ناو پرۆژەکانیانە هەبێ کە ڕۆژانە وانەی پراکتیکی بە کرێکاران بڵێنەوە لەسەر مەسەلەکانی خۆپارێزی لەسەر مەسەلەکانی کەرەستەکانی بەکارێنانی کارکردن لەسەر مەکاینەکان لەسەر شێوازە سەلامەتەکانی بەکارێنانی و هاوکات لەگەڵ ئەمەشدا ڕێکخراوەکانی داکۆکی کار لە کرێکاران و هەڵسوڕانێکی کرێکاری کە لە مەجای مەسەلەی سەلامەتی کرێکاراندا خەباتەکەن لەو مەیدانە ئەتوانن دەور و ڕۆڵی کاریگەریانە بێ لە ڕێگای کۆبوونەوە لەگەڵ کرێکاران کۆڕ و سیمینارەکانیان بڵاوکراوەکانیان لەو مەجالشدا ئەمەوەک بڵاوکراوی دەنگی کرێکار کۆمەڵێک ڕێنمایی هەم لە بڵاوکراوەکەمان هەم لە پەیجەکەمان و لە ئایندەیەکی نزیکشدا هەم لە سایتەکەمان تایبەت بە وشیاری مەسەلەی سەلامەتی کرێکاران و مەسەلەی سەیفتی و سەلامەتی کرێکاران و پێویستیەکانی سەلامەتی خۆپارێزی کرێکاران و هەموو حاڵەتانەی کە گرنگە و هەموو ئەو پێویستیانەی کە گرنگە ئێمە بۆ کرێکارانی ڕوون بکەینەوانێ و بتوانین لەو مەجالە کارێکی وا بکەین کە بتوانین ئیسفادە بە کرێکاران کەین ئەم خەتەر و مەیدانی کوشتاری کە لە نێو کرێکاراندا هەیە بە جۆرە لە جۆرەکان بتوانین ئەگەر نەشتوانین من بڕیکەین بە جۆرە لە جۆرەکان کەمیکەینەوە بینینە حاڵەتێکی ئاسایی بەداخەوە کە لە مودەی 6 مانگە 38 حاڵەتی قوربانی بۆ خۆی ئەمە پیشانەیە کە حاڵەتێکی ئەجگار خەتەرە و دۆخی کار لە کوردستان ئامن نییە. ماڵی بینەرانی ئازیز ئەوە ڕێپۆرتاژێکی سەرنجی پێشەنگ بوو لە ساڵی ڕابردوو لە پەیوەند بە قوربانیانی شوێنی کارەوەتە و ئامارانی کە لێدا ئاماژەی پێدرا ئەمە ساڵی ڕابردوو ئەنجام درا بوو دووبارە لێرەدا بینیتانەوە. بەردەوامین لەسەر وەرگرتنی بەشداربووان و ئێستاش بەڕێز دیار بەرزنجیمان لە گەڵدایە. دیار بەرزنجی ئێوەرە باش و سپاس کا لەگەڵمانای. سپاس بۆیەوە هاوڕێکیان پیرۆزبایی ئەم ڕۆژە مەزنە ئاڕاستەی بەڕێستان و سەرجەم کرێکارانی گیانە. یەکی ئایار لە ئێوەش پیرۆز بێت. بپرسم لە ئێوەش هەمان پرسیارکە یەکی ئایار بۆ ئێوە چی دەگەێنێت؟ تەبیعی بۆ ئێمە وەکو کرێکارانێکی ئایار بریتێ لە ڕۆژێکە ئەنەرژی هەستانەوەمان ئەیاتێت لە ڕووی مەعنەویەوانێ بیزات بۆ ئەو کرێکارانی کە نەوعان ماوە شاریکی چینایەتیان هەیە ئەتوانێ بۆ زەهنیەتی ئێمە بۆ هەزری ئێمە خۆراکێکی بەسوود بێ بۆ هەستانەوە و شیایی چینایەتی و مبارەزە لەگەڵ سیستەمی سیستەمکاری سەرمایەدار. وەکو ئێوە دەیبینن یەکی ئایار لەلایەن کرێکارانەوە بە تایبەتی لە کوردستاندا چۆن پێشوازی لە ڕۆژی جیهانی چینی کرێکار دەکرێت؟ تەبیعی لە کوردستانە کە بێگومان کوردستانیش یەکێکە لە ئەو دەسەڵاتە بورژوازیانی کە لە ناوچەکەیە ئێستادا بوونی هەیە و ئێستا بوونی هەیە بێگومان دەسەڵات بە بەرنامە بە پلان کارەکە بۆ سەرلێشەواندنی کرێکاران لە ڕووی هزریەوانە و خەڵکانێک ڕائسپێرێت کە ئەمانە بە ناوی جیاواز هەرکەسە و ناوێکی جیاوازی دەخوێناوە بۆ ئەوەی کە شاڕێکی شاردبوونەوەی کرێکاران دەربارەی
مافەکانی خۆیان دەربارەی وشیاری چینایەتی ببڕن و هەروەها چەند ڕنگاوێک بەر ئەوانە بۆ نمونە خۆیان هەڵەسن بە یادکردنەوەی ڕۆژی یەکی ئایار کە ئەمە بەڕاستی شتێکی زۆر بەڕێی من خۆم وەکو دیار بەرسنجی شتێکی کۆمیدیە بەڕاستی تۆ حیزبێک بی کە خاوەنددارەتی تایبەتی هەیە زۆربەی پرۆژەکان هیتۆن ئەو کرێکارانەی کە گیانە دەسێن و کەم ئەندامە بن و بەجۆر لە جۆرەکان زیانن بەرەکەوێت خۆت خاوەنددارەتیانەکەی بەڵام یەیت لە ڕۆژی یەکی ئایارە بۆ چاواشەکردنی ڕایگەشتی و کرێکاران یەیت ئەم مناسبەی ئەکەیت بەڵام بە شێوازێکی گشتی ئەتوانم بڵێم بە بەراورد بە ساڵانی ڕابردوو کرێکاران خەریکن جۆرێک لە وشیاری پێیاکەن بەرامبەر بە سیستەمی سەرمایەداری بەرامبەر بە بافەکانی خۆیان لە ضمنی ئەوانەشە ڕۆژی یەکی ئایار ناوبەناو ئێمە ئەبینین کرێکاران باز لە یەکی ئایارەکەن کرێکاران باز لە چەوسانەوە ئەکەن بۆ حکومەی ئێمە خۆمان یعنی بەناو کرێکاران ناین خۆمان کرێکارین ئەو کرێکارانەی کە ئەیان دوێنین یعنی دەمی هەمویان بکەرەوە پڕە لە معانات لە کێشەیان هەیە مەشاکیلیان هەیە قسەیان هەیە لەسەر سیستەمی سەرمایەداری ئیترە کەسە و بە شێوازێکی خۆی لە سیستەمی سەرمایەداری تێگەشتووە کرێکاران بەگشتی ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە ئەتوانم بڵێم چەوساوەترین چینن و تەنها حزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستانە کە پشکی شێری بەرئەکەوێت لە بەرگریکردن لەو چینە و خەباتە کاوتی ئەکۆشێ بالمناسبە ئەوم بیرچوو بڵێم کە لە ناخی دوومەوە سپاسی ئەو هاوڕێیان ناکەم ئەمڕۆ لە شارۆچکەی بازیان و لە شاری سولەیمانی ئەو مەراسیمە گەورەیان ڕێخست دەستخۆشیان لێ یەکەم بە هیوام یعنی لە داهاتووە زۆر فراوانتر بێت ئەمریکا ئەمریکان ڕێزم هەیە بۆمان ئەو هاوڕێیان قسەیەکت کرد کە هەست دەکەی لە ماوەی ڕابردووەدا هۆشیاری لە نێوان چینی کرێکاردا ڕوولە سەرە پێم خۆشە لەم بارەیەوە زیاتر بدوێیت کە ئەم هەستە چۆن کردوتە کە لە نێوان کرێکاراندا هۆشیاری چینایەتی بەرەو پێشەوە دەچێت هاوڕێ بناوجان تەبیعی لە ساڵانی ڕابردووە من ئەوەی خۆم هەستم پێکردووە خاوەنکار لە دیدی کرێکارانە یعنی بۆ حکومەی ئێمە لە کۆمەڵگەیەکە ژین کۆمەڵگەکەی ئێمە کۆمەڵگەیەکی خێڵەکی و عاشایریە خاوەنکار بوو بە ڕەمزی نان بدە و بوو بە کەسێکی پیرۆز یعنی وەکو مام و چوزانم باوک و ئەم شتانە سەیئەتدا بۆیە یعنی خەباتکردن بەرعەلەی ئەم کەسە کاتێک ستەمێکی ئەکردنا ینی مافی کرێکارانی پێشێ دەکرد هیچ کەسێک ئامادە نەبوو ینی کەسێک یەک کەس ئامادە بووایە ناڕەزاتی دەڕڕێ ئەم کەسە بە سپڵە و بە نازانم نمەک بە حرام و ئەم جۆرەشتانە ناوابدا بەڵام ئێستا بارودۆخەکە هەستەکەم گۆڕاوە هەموو شوێنانی کە من کاری تیاکەم و کە حوزورم هەیە و ئەو هاوڕێنەشم کە لە شوێنە جیاوازەکانە کرێکارن و کارمەندن یعنی دەنگی ناڕەزاتی بەرز ئەکەنەوە هەر کەسە و بە شێوازێک بەڵام کێشەی سەرەکی ئێمە بەداخەوە ئەوەیە کە وەکو کرێکاران هەتا ئێستا نەمانتوانی خۆمان ڕێک بخەین وەکو چالەکانی کرێکاری نەمانتوانیوە کارێک بکەین کە ئەو ناڕەزایانە ڕێک بخەین بتوانین ئیسtisماری لەسەر بکەین و دەستکەوتی مەزنی بۆ کرێکاران تیا بەدەست بێنین ئیتر وەکو عەرزم کردم کۆمەڵگەکەی ئێمە بە حکمی قەبەلی بوونی کۆمەڵگەکە و خێڵەکی بوونی کۆمەڵگەکە یعنی زۆر جار سەیرەکەی کۆمەڵێک کرێکار لای کەسێک کارەکەن زۆرینەی ئەم کرێکارانە خزم و کەسی خاوەنکارەکەن یعنی هەرچەند ئەمانیش قوربانین لە ئەنجامە بەڵام ئەم خاوەنکارە جۆرێک لە بربەستی دروست کردووە بۆ خۆی لەلایەن ئەم کرێکارانە خزم و کەس و چواردەوری خۆین کەمینەیەکن تقریبا امتیازی زیاتریان ئااتێ باشە کرێ بەشی زۆری کرێکاران بێبەشە یعنی زۆربەی شوێنە ئەوەی کە من ئاگاییم هەیە ئەم شتانە بوونی هەیە و کار ئەکرێ بۆ مەسەرەن سیخوڕیکردن بەسەر چالەکانی کرێکاری و بزانن چێ مەسەرەن ناڕەزایەتی دەرا بڕێ چێ هەوڵەیە مەسەرەن چەند کەسێک کۆ بکاتەوە و داوای مافکەن و ناڕەزاتی دەربن سیخوڕیان بەسەرەوە کرێت ئەمە بیزات ئەو پرۆژانەیە هەیە لەو کارگانی کە زۆر گەورن زۆر ناسراون زۆر مەشهورن لەو شوێنانە ئەم کاردانەوانە لە دژی کرێکار بەڵام بەگشتی ئەوەی کە من گەشتومەتەوە قەناعەتی ئێستا و ئەتوانم شیکاری بۆ بکەم کرێکاری ئەمڕۆ جیاوازترە لە کرێکارانی ڕابردوو گەرچی ئێمە ئێستا لە ئەوجی سیستمی سەرمایەداری ئاژین سەرمایەداری یعنی هەموو گۆشەکانی پڕ کردووە لە هێز و لە چەکدار و لە نفوزی خۆی
بەڵام ڕای ئەمەش کرێکاران ئامادە نین بدەن بۆ سیستەمە ستەمکار. ئەمە پوینتێکی زۆر مهمە دەمێت دوو سەرنجی بینەران بێنمە سەر شاشە و ئیدامەی ئەمە دەم کە کرێکاران ئامادە نین مل بدەن. یەکەمیان دەڵێت کە لەم کاتەدا حکوومەتی سەرمایه‌داری بەدەستێک دەیدات بەکرێ، بەڵام بەس بازاڕی سەرمایه‌داری هەمووی لێ دەسەنێتەوە. و سەرنجی دومیش دەڵێت کە کرێکار دەبێت وشیار بێت اینجا مافەکانی بۆ دەگەڕێتەوە. ئەمەیکە ئێوە درکتان پێکردووە و ئێستا باستان کرد، پێتان وایە کە دۆخی کرێکاران بەم هۆیەوە لە ئایندەدا بەرەو باشتر بڕات بە ئەنجامی خەباتی خۆیان؟ بەڵێ بەرنایەوە هاوڕێتان ئەگەر بێت و کرێکاران خۆیان نیەتی وشیاربوونەوەیان هەبێ و ئامادەیان تیابێ بۆ وشیاربوونەوە و لەژێر چەتی ڕێکخراوێکی کۆمۆنیستی ڕادیکاڵی ڕاستگۆیان کۆ ببنەوە، بەڵێ ئەتوانن بە بافەکەدان لە هەرێمی کوردستان بەگشتی و لە عێراق بەگشتی کرێکاران ناتوانن هیچ شوێنێ بدۆزنەوە بۆ خۆڕێخستن و خۆڕێکخراوکردنیان و یعنی کۆبوونەوەیان بێژێ لە حزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان و حزبی کۆمۆنیستی کرێکاری عێراق. حزبی ئێمە حزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان بەندە وەکو کادرێکی ئەو حیزبە حکومەی هەمیشە لە کرێکاران هەمیشە لە چواردەورم لە خەڵکی کرێکار و زەحمەتکێش بەڵێ بێگومان ئامادەیان تایە، بەڵام کۆمەڵێک بربەست و کێشە لە ئەنجامابوونی هەیە وەکو عەرزم کردن لە ڕابردووە. یعنی سیستمی سەرمایه‌داری ئەمڕۆ کارێکی کردووە بە یعنی لە کۆتاییە ژیانی بچوو کردێتەوە، ژیانی تەواو کورت کردێتەوە، کەمترین دەرفەت ماوە بۆ ژیان. ئەگەر بێت و کەسێک لە کار دەربکرێت بەتایبەت ئەم کەسە ئەگەر خاوەنی خێزان بێت ئەوەی وڵی ماڵ و مناڵی هەبێت زیانێکی زۆری دەرونیەوە زۆر بەشکێت. سیستمی سەرمایه‌داریش بەتایبەت دەسەڵاتی سیاسی لە کوردستانی عێراق زۆر ئیسفادەی لەمە کردووە، کۆمپانیەکان زۆر ئیسفادە لەمەکەن. علمەن ئەمە بەخۆم وتراوە لە ڕابردووە لە شوێن کارم کردووە، پێیان وتوم ئەگەر تۆ بێت و چوزانم لە ڕەزاویدا چی پێ دەربکرێت یعنی وەکو مۆرێک بەناوچاو چتان شوێنێکی تر ئێمە ئەتوانین کێشە بۆ دروستکەین. ئەمە لە ڕابردووە باسەکەم ساڵانی ڕابردووە قسانە بە من وتراوە، بێگومانم بە کرێکارانی تریش وتراوە، بەڵام ئەبێ کرێکاران ئەوە بزانن یعنی ماف ینی ئەبێ ئینسان مرۆڤ قوربانی بۆ بە وەکو ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ڕابردوو شۆڕشی ئۆکتۆبەر بە سەدان هەزار کرێکار شەکی شەرەفیان هەڵگرت و چوونە شەڕەکانەوە لە دژی سوپای تزاری و سەرمایه‌داری بۆ ئەوەی کە بتوانن پارێزگاری لەو شۆڕشە بکەن کە هاوڕێلینین ڕایگەیان بوو دەستیان پێ بوو لە کۆتا خۆناغەکانی خۆیان بوو. ئێمەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش ئەگەر بمانەوێت بە مافەکانمان بگەین ئەبێ بێگومان قوربانی بین، ئامادەیمان تیا بێ قوربانی بین، ئامادەیمان تیا بێ زیندانی بکرێن، ئامادەیمان تیا بێ یعنی ڕوبەڕووی زۆر شت بینەوە لە کۆمەلگایە بۆ حکومەی ئێمەی کرێکار لە خاوەنی بڵێم بەرهەمهێنەری هەموو شتێکین لە وڵاتەکە ئیتر لە سادەترین شتۆ بیگە هەتاوەکو گەورەترین شت. بە بۆچوونی من وەکو پێشتر عەرزم کردبوو بەڵێ کرێکاران ئامادەی ئەویان تایە یەک بگرن و کۆ ببنەوە، بەڵام ئەرکی حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستانەکە هەرچەنە قسووریشی نەکردو لەم بارەیە، بەڵام هەوڵی زیاتر با بۆ ئەوەی کرێکاران بخات. ئەگەر ئێستا کرێکارانی گویان لە دەنگی تۆ بێت و هاوڕابن لەگەڵ قسەکاندا و درک بۆ بکەن کە ڕێکخراوبوونی کرێکاران لە کوردستاندا لاوازە بۆ ئەوەی کە هەنگاو هەڵبنێن بەرەو ڕێکخراوبوونێکی بەهێزتر پێویستە چی بکەن؟ ئێمە پێویستە ئێمەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش پێش هەموو شتێک خۆمان وشیار بکەینەوە، بزانین بۆچی بارودۆخمان وایە، بزانین بۆچی ئێمە 8 کاتژمێر 10 کاتژمێر 12 کاتژمێر کارەکەین، یعنی ئەو شتێکە خۆمان دروست یەکەین هیچ بەهرەمەند نین تایە، تەنها کرێیەکی کەم وەرەگرین دوای ئەچینەوە بۆ ماڵەوانێ ئەو شەوەی مۆبایل فۆنێک چین پشوئین چۆن تۆ مۆبایل فۆنێکی بە شەحنەوە بۆ ئەوی دوای بەکاری بینیتەوە بە هەمان شێوە خاوەنکار بەکارمانێنێتەوە و سوودمان لێ وەرەگرێ. ئێمە پێویستە جارێ لەمە بقۆڵینەوە خەڵکی کرێکار و زەحمەتکێش بزانێت بۆچی ئەمەی بەسەریەت یعنی وشیارێکی چینایەتی پێیا بکە، بزانێت کە یعنی هۆکاری چیە، حکمەتی چییە کە خەڵکانێکم ینی خاوەنی هەموو شتێکن، ئەمانیش خاوەنی هیچ نین. ئەمە ئەتوانم بڵێم سەرەتایەکم بۆ وشیاربوونەوەی کرێکار. دواتر کرێکاران لە دەوری یەک کۆ ببنەوە بتوانن 5 و 10 و چوزانم ئیتر بە ژۆرەی ئەو ڕێژەی ئەو کرێکارانەی کە لەو کارگا و لەو شوێنانە وجودیان هەیە ئەتوانن پەیوەندی بە یەکتریەوە بکەن، شانەکانی ڕێخستنی خۆیان دروست بکەن، ئەتوانن لە هەر کاتێکا داواکاریان نەبێ نەک
بەفەردی بچن لەبەر ئەوەی داواکاری ینی ناڕزایی دەربڕین بەگشتی لەسەر ئاستی فەردی مرۆڤ ناگەێنێ بە نەتیجە بەڵکو ئەتوانرێت بە پێدانی ئیمتیازێکی کاتی بۆ کەسە یان چوزانم بە دەرکردن و هەڕەشەرێکردنی ئەوەدا بکرێتەوە بەڵام ئەو مەنزوری حکمەتیش ئامۆژگاریمانەکە ئاوڕێ مەنزوری حکمت ئامۆژگاریمانەکە کە ئەگەر بێت و لە کارگەیەکە بۆ نمونە سەدان کرێکارمان بگرن یان کرێکارانی سکەی خیتاری وڵاتانمان بگرن چ وەزعێک دروستە بێت شتێک دروستە بێت ژیان ئەوەستێ کرێکار ئەتوانێت کارەکە ژیان بوەستێنێ بەڕاستی ئەتوانێت دەست بۆ زۆر شتی مەزن ببە چکی گەورەی دەستی ئێمەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش مانگرتنە چکی گەورەی دەستی ئێمەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش ئەوەیە کە لە سەرەتا وشیار ببینەوە پێش ئەوەی دەست بۆ هەر شتێک بەرین لەبەر ئەوەی هاوڕێبنین ئامۆژگاریمانەکە و پێمان ئەڵێ شۆڕژگێڕی هەرزە یعنی لەگەڵ ڕێزمە مستەڵەحە لە دوژمنی شۆڕش خراپترا بۆی ئەمە نابێت کارێک بکەین لە خۆمان و دەست بۆ شتێک بەرین لە کۆتاییە زیان بە خۆمان بگا و زیان بە هاوپیشەکانمان بکە بۆی پێویستە ئێمە هەمیشە پرس بەسەر و خۆمان بکەین بەردەیان چالەکانی کرێکاری شارەزا و خەمخۆر و سۆز لە وڵاتی ئێمەبوونی هەیە ئێمە هەر کاتێک کەسمان کرد لە شوێنێک یەکگرتوویەکمان دروست کردنەوە نەوعانما ئەتوانین پرس بۆ هاوڕێیانە بکەین کە ئێمە ئایا چی بکەین ئێمە بۆ نمونە ژمارەمان 50 کرێکارە لە کارگێکە کارەکەین ئەچەوسێنرێنەوە و چەمان ئەخورێت چوزانم چی بکەین ڕێنماییتان چی ئێمە چی بکەین ئەوە نەتوانن بەرنامەیەکمان بۆ دابنین لە ئیحەیەکمان بۆ دا ئەگەر قسەیەکمان بێت لە یەکی ئایردا بتانەوێ بیکەن لە چۆپێکۆتەکەماندا بێتەر من سپاسێکی زۆرم هەیە بۆ بەڕێستان بۆ کراڵی پێشەنگ بۆ خودی خۆت هاوڕێ عزیز وە بۆ سەرجەم هەڵسوڕەوانی کرێکاری بۆ ئەو هاوڕێیانی کە قوربانی ئێن لە ڕیزی پێشەوەن هەمیشە بۆ مانگرتن و چالاکیە کرێکاریەکان من داواکارم لە کرێکاران ئەو کرێکارانی بەتایبەتی ئەخوێننەوە من ئاگادارم زۆر کرێکار هەن خوێنەوە حەزیان لە خوێندنەوە هەیە بەتایبەتی لانی بە ڕۆمان و فەلسەفە و جۆرەشتانە من هەمومان ئاگادارین کە لە ئێستاە دەسەڵات کۆمەڵە کەسی ڕاستاندووە بۆ ژەهراویکردنی ذهنیەتی کرێکاران بۆ ئەوەی کە یعنی سۆڤێت دەوڵەتی سۆڤێت محسوبکە لەسەر کۆمۆنیزم و شکستی ئیتحادی شوورەوی یەکێتی سۆڤێتمان بەعنوانی شکستی کۆمۆنیزم فرۆشێتەوە لەبەر ئەوەی ئەو کەسانی کە شارەزاییکی سەرەتایی و شارێکی سەرەتاییان ئەم پرسیارە زۆر لە بکەن پێم دەڵێن کە کۆمۆنیزم ئەو بووکە لە رووسیایە لە ساڵی 91 شکستی پێهێنرا و ئاڵاقەی هێنرایە خوارەوانێ من داواکارم لە هەموو هەڵسوڕەوانی کرێکاری و هەموو ئەو کەسانی کە لە بواری هزری سۆسیالیزمە خەباتەکەن بتوانن ئەم تەوەهومەی دەسەڵات پوچەڵ بکەنەوە و زۆر سپاس بۆ ئێوە و کاتێکی خۆش. دیار بەرزنجی زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەی تایبەتی ئەمشەی پێشەنگ تیڤیدا. ئازیزان پێش ئەوەی کۆتایی بە بەرنامەکانی تایبەتی یەکی ئایاری ئەم ساڵ بهێنین بڕوانین بۆ مێژوو کۆمەڵێک لە مەراسیمە ئایارەکانی دای ڕابردوو دای پێشووتر یاخود ساڵانی ڕابردوو ئەگەرچی گرتە ڤیددیۆکان زۆرن مەراسیمەکان زۆرن لە ماوەکەمە ناتوانین هەمووی بخەینە ڕوو بەڵام دوودانە زۆر گرنگە کە لێرەدا بیان هێنینە جارێکتر تەماشان بکەینەوە. یەکەمیان دروست 30 ساڵ بەر لە ئێستاواتە 1/5/1994 لە شاری سلەیمانی مەراسیمێکی یەکجار گەورە کە بە نمایشێکی چینایەتی مەزن لە قەڵەمدرا یەکێکە لە ئایارە سەرکەوتوەکانی ساڵانی ڕابردوو لە کوردستان و هەروەها دوای ڕوخانی حکوومەتی بەعسیش لە شاری کەرکووک هەر بە چەند هەفتەیە دوای ڕوخانە لە کەرکووکێکی ئایر ئەنجام درا. گورتەی ڤیددیۆی لە هەردوو ئەم یادەدا ببینی. در بیچاره مزدد است با درین دست با درین
گنگا شو بونکاسو یک نجلا دورا و سوری کو تشتم بگرن و دستانا دستم براو سوسیالیست لوکتا عباس سره کاری حکومه میدان اولم هر کارا انسانی کل خان دستانا علیم اما بریارا بریاری رو دیگی یارا یکی یارا کارا میجهد یکی در بیچارا میزدن خودرین زدن خودرین در بیچارا میزدن خودرین. Il 1° maggio, nella città di Arbil, migliaia e migliaia di persone si riuniscono nel giardino di Gulkand, dove ascoltano parlare i rappresentanti del Partito Comunista. کرێکاران لەم فۆرسەدا بێشکەنە زنجیرەکانیان هیچ لەدەست نادەن بەڵام جیهانێک بەدەستێنن کرێکارانی جیهان یەکرن. ئامادە ڕوانی بەڕێ ئێستاش ئێوە و هاوڕێ طاهر حەسەن ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی کۆمۆنیستی کرێکاری عێراق کە قسە و باسێکی هەیە با بفەرمێت. بەڵێ بینەرانی عزیز ئەوەی دووەمیان یەکی ئایاری 1905 لە هەولێر بوو بەداخەوە نمایشە چیناتیە مەزنەکە بە کەمی پیشاندرا نەگەیشتە سەر ئەوەی کە یاریگاکە نیشان بدات بەڵام دواتر لە تۆڕە کۆمەڵاتیەکانی پێشەنگ تیڤیەوە نمایشی دەکەینەوە. بەڵام ئەوەی ماوە پیشانی بدەین یەکی ئایاری 2003 بە چەند هەفتە پاش ڕوخانی حکوومەتی بەعس لە شاری کەرکووک یەکی ئایار ئەنجام درا و تەنها دوو خولەک لە قسە و باسی ڕێوار ئەحمەد سکرتێری کۆمیتەی ناوەندی ئەو کاتی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق بەخش دەکەین. بینەری بن. بەڵام دەبێ ئەمڕۆ
لەیەکی ئایاردا ئەم ڕۆژە بکەینە سەرەتای دەورەیەکی تازە بۆ خەبات لە پێناوی ئازادی و ئینسانیەتدا. من دەڵێن خەڵکی ئازادی خواز وە کرێکاران دەتوان پشت ئەستور بن بە وجودی حیزبی کۆمۆنیست بۆ ئیرادەی خۆیان بخەنە گەڕوە خۆیان ڕێکخراو بکەن. ژنان دەتوانن بە پشتیوانی حیزبی کۆمۆنیست پشت ئەستور بن. تا ئێمە لێرە بین کۆنەپەرستان و بەربەرەکان ناتوان بە ئاسانی ژنان کۆی لەو ژێر چەپۆکە و تەحقیر بکەن. لاوان دەتوان بە حیزبی کۆمۆنیستی کرێکاری پشت ئەستور بن. وەرە هەمان کاتدا ڕاشکاوانە و سەراحەت بەدان دەڵێن حیزبی کۆمۆنیست بۆ ئەوەی لە پێناو ئەو ئامانجانەدا باشتر تێبکۆشێ پێویستی بۆیە کە گەورە و بەهێز و پانوبەرینتر بێتەوە. پێویستی بۆیە لەوان ئەم جناوەرەوە فەتح بکرێ. بانگەوازتان دەکەم بۆ پشتیوانی لەم حیزبە، بۆ هاوکاری لە خەباتی ئەم حیزبە، بۆ بەهێزکردنی ئەم حیزبە، بۆ پەیوەست بەم حیزبەوە. ئەم حیزبە چرای ئومێدی بێبەشانە. آخری قسم ئەوەیە کە ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کە بە خێرایی خۆمان ڕێکخراو بکەین. ڕێکخراوبوون مەرجی سەرکەوتنمانە. دەبێ هەر لە ئێستاوە کرێکارانی شەریکەی نەوت، مەحمەلی چیمەنتۆ، مەحمەلی غاز، کرێکارانی بەلەدیا، نانەوەخانەکان، چێشتخانەکان، وتێلەکان، کرێکارانی بیناسازی لە سبەینەوە کۆبنەوە ڕێکخراوەکانی خۆیان بەرپا بکەن. ژنانی ئازادی خواست دەبێت لە دەور ڕێکخراوی خۆیان کۆبنەوە. ڕێکخراوی ژنان هەر ئێستا لە مەیداندایە بەڕابەری ناسک ئەحمەد سبەی دوو سبەی کۆبنەوەکانی خۆیەکە و نووسنگەی خۆیەکاتەوە پێوەست بن بۆ بیکەن بە ئامرازێک بۆ پارێزگایی لە مافەکانی خۆتان. لاوان دەبێت ڕێکخراوەکانی خۆیان پێک بێنن، خەڵکی گەڕەکان شوێنەکانی خۆیان پێک بێنن. باوەڕکەن ڕزگاربوونمان بەندە بە ڕێکخراوبوونمانەوە، نەک دانیشتن و چاوەڕوانمانەوە بە دیار تەسریحاتی جۆرج بوش و کۆبوونەوەکانی معارزەی بۆرژوازیەوە. بەرز و بەڕێز بێتێکی ئایار ڕۆژی یەکێتی و هاوپشتی جیهانی چینی کرێکار بژی ئازادی و یەکسانی حکوومەتی کرێکاری ئێوەش شاد و سەرکەوتوو بن. بەڵێ بینەرانی عزیزەوە چەند خوڵێک بوو لە قسەکانی ڕێوار ئەحمەد لا یەکی ئایاری 2003 لە کەرکووک بە چەند هەفتە پاش ڕوخانی حکوومەتی بەعس. لێرەدا دەینە کۆتایی بە ئەم بەرنامە تایبەتە سەبارەت بە یەکی ئایار و بە سرودی یەکی ئایار ئەم بەرنامەیە کۆتایی دێت. سوپاس کە بینەرمان بوون و لە گەڵمان بوون. خەبات و کۆڵنەکانمان شۆڕشێکمان هەڵگیزان یەکگرن بە بیر و باز و کرێکارانی جیهان. بە خەبات و کۆڵنەکانمان شۆڕشێکمان هەڵگیزان یەکگرن بە بیر و باز و کرێکارانی جیهان. ئەمڕۆ ڕۆژی یەکی ئایارە لێمان دیارە ئاسۆی ئازادی ڕێزگاری چینی کرێکارە جاری مەرگی سەرمایەداری. ئەمڕۆ ڕۆژی یەکی ئایارە لێمان دیارە ئاسۆی ئازادی ڕێزگاری چینی کرێکارە جاری مەرگی سەرمایەداری.
تێیە کۆشین تا جیهانی یەکسانیە خوڵقێنین دەسەڵاتی کرێکاری باخەباتە چەسپێنین تێیە کۆشین تا جیهانی یەکسانیە خوڵقێنین دەسەڵاتی کرێکاری باخەباتە چەسپێنین بە نان و بەکار و ئازادی سەرفرازە چینی کارگەران مافی ئینسان دەستە بەردەکەی دەنگمەداگەهێنین با جیهان بە نان و بەکار و ئازادی سەرفرازە چینی کارگەران مافی ئینسان دەستە بەردەکەین دەنگمەداگەهێنین با جیهان جوتیارین کرێکارین لە پێشکەوتندا کارگەرین بۆ نەمانی ستەمکاری پێشڕەوین و ڕابەرین جوتیارین کرێکارین لە پێشکەوتندا کارگەرین بۆ نەمانی ستەمکارین پێشڕەوین و ڕابەرین بۆ شۆڕشێکی نوێ تاکو خۆری ئازادی هەڵدێ بە یاسایەکی بەرابەری جیهان هەمووی ئاسوودە دەبێت ڕابەرین بۆ شۆڕشێکی نوێ تاکو خۆری ئازادی هەڵدێ بە یاسایەکی بەرابەری جیهان هەمووی ئاسوودە دەبێت